پێشەچی وەرجێڕ. ژیان هەرچی بێ گەر لە دیدی گەشبینێکەوە لەی بڕوارێ، هەر جوانە و لێوانە لە تام، پڕە لە نەغمە و ئاوازی شیرین، لە دیمەنگەلی قەشەنگ گەر لە دیدی مرۆڤێکی ڕەشبین و شکست خواردوویەکی بێوەرەوە لەی بڕوانی، بێتامی و بێزاری و بێڕەنجی زیاتر هیچی تربەدی ناکرێ. خۆ ئەگەر لە دەلاقەی دیدی هاوسەنگبینێکی شەوە تەماشایەکی هێمنانەی ژیان و خەڵق و مەخلوق بکەی، هەم خەمی تێدا دەبینی و هەمی شادی. گەر هاوسەنگبینێکی بەورە بیت بە خۆ دەڵێی ئەمن هەم، کامەرانی هەیە، خوا و قەدەر هەن. ڕاستە پەژارە و ئاستەنگ و ناشرینی و درۆ و چەقبەستن و وشکبوون هەیە، وەلێ هیوا و هەوڵ و ڕاستی و کار و بەردەوامی و نەوەستانیشان. ڕەش هەیە و سپی، لە نێوەندی هەردوو ئەو دوانەشدا ڕەساسیەک هەیە، تۆخ یان کاڵ. ئەدی تۆ لەم نێوەندەدا چۆن دەڕوانیتە ئەمانە؟ بڕوانە هاوڕێم، خوێنەری بەڕێز، ناکرێ خوایەک بە هەموو سیفەتەکانی کەماڵەوە ژیانی بۆ ئازار خوڵقان بێ، بۆ شکست و کەوتن و مەرجی ئاواتەکان بەدیهێنابێ. ئاخر ئەگەر وابێ ئەوە ژیان نابێ و ناوێکی دیکەی دەبێ. ڕاستی مەسەلەکە ئەوەیە دیدی تۆ معریفەتت لە هەمووی لە پێشتر بیرکردنەوەت دنیا تایبەتەکەت بنیاد دەنێن. دەبێ خەم و بیرکردنەوە سەرکەوتن و دەستخستنی خۆشبەختی بێ. ئەوەش ڕێساگەلێک دەستی بەسەردا دەگرن بیان دۆزەرەوە، پێی ڕەویان لێ بکە و بەردەوام بە و نزا بکە، پشت بەخوا بەدەستیان دێنی. ئاوات و خۆزگە خواستن گەرچی بە قەبارە زۆر گەورەش بن، کار و هەوڵی بەردەوام هاوڕێیان نەبێ، مەحاڵە ئەنجامی خواستراویان هەبێ. ئەم کتێبە فێرت دەکا ئامانجەکانت ببینیتەوە، دابنەی کاریان بۆ بکەی، کاتەکەت ڕێک بخەی و لێ هاتوانە بەڕێوەی ببەی، تاکو ئامانجەکانت بەدەست بێنی و گۆڕان لە خۆت و دەوروبەرتدا بخڵقێنی. سەروەر حەسەن، ئابی 2008. خوێنەری بەڕێز، سڵاو. لە ساتێکدا هەست دەکەی ژیان بەو ئاراستەیەدا ناڕوە کە تۆ دەخوازی، تەماشای ساڵانی ڕابردووی تەمەنت دەکەیت و هەست ناکەی هەموو ئەوەت کردووە کە ئارەزوت کردوون، دەڕوانیتە ئەوەی دێ و نزا دەکەی خوای گەورە هێز و توانا و وزت پێ ببەخشێ ئەو کارانەی تێدا بکەی کە پێشتر نەتوانیوە بە ئاکامیان بگەیەنی، زیاتر و زیاتر بەدەست بێنی. ئەم کتێبە وەها نووسراوە لەگەڵ ئەو حاڵەتەی تێیدای بگونجێ، بۆ ویژدان و هەستەکانت ئاراستەیە، هەست و ئاواتەکانت دەبزوێنێ. ئەم کتێبە وەک بەرنامەیەکی زانستی نەنووسراوە بە شێوەی کتێبەکانی پێشوو، بەڵکو کتێبێکە نزیکە لە کتێبەکانی تێڕامان یاخود کتێبێکی هاندانە. لەبارەی ئامانجەکانتەوە لە ژیاندا و مامەڵەکردنت لەگەڵ کات و چۆنیەتی دەستگرتنت بەسەر خودی خۆتدا و بڕیار وەرگرتنت بۆت دەدوێ. بۆ ئەو کاتە ئارامانە نووسراوە کە تێیدا پێویستت بە کەسێکە بە سۆز و سادە و ئاسانیەوە هەندێک ڕوبەری بەتاڵت بداتێ بۆ ڕامان و وردبوونەوە و دیاریکردنی چارەنووس. یەکەم، دیاریکردنی ئامانجەکان. گەر ئەو شتانەمان کرد کە توانای ئەنجامدانیمان هەیە، ئەوە خۆمان کپ کردوتەوە. تۆماس ئەدیسۆن. ئایا ئامانجت هەیە لە ژیاندا؟ زۆر لە ئێمە بەونی ژیان دەگوزارێنین. ئامانج یان ناسنامە یاخود مەسەلە و کارێکیان نییە کە سوور بن لەسەر ئەنجامدانی. بەداخەوە زۆرێک لە خەڵک ژیانیان لە دنیای خۆزگەدا بەسەر دەبن، خەون بە بەخششەکانەوە دەبینن، وەلێ خاوەنی پاڵنەر یان دید و بۆچوون یاخود پلانی داڕێژراو نین بۆ بەدیهێنانی خەونەکانیان. بە چاوخشاندنێک بە دەوروبەرماندا دەبینین جەستەگەلێک هەن لە دنیای خەڵکدا ڕێ دەکەن، زۆرینەیان دەڕۆن و تێدەپەڕن بەبێ ڕێنمایی، بەبێ دیدێکی دیاریکرا و ورد و نەخشە بۆ کێشراو، بەو هیوای ئەم چیرۆکە ڕەمزیە باسەکەمان زیاتر بۆ ڕوون بکاتەوە. دوو کرێکار هەبوون لە یەکێک لە کۆمپانیەکانی بیناسازیدا کاریان دەکرد. کۆمپانیا ناردنی بۆ چاکردنەوەی سەربانی بینایەک. کاتێک کرێکارەکان گەیشتە ئەسانسۆری بیناکە، تابلۆیەکیان بینی لێی نووسرا بوو ئەسانسۆرەکە لە کار کەوتووە. واقیان وڕما، تاوێک وەستان و بیریان دەکردەوە چی بکەن.
بەڵام بە خێرایی مەسەلەکەیان یەکلایی کردەوە و بە سەرکەوتنیان بە پلیکانەکان لەگەڵ ئەوەش کە باڵەخانەکە 49 بوو. ئەوان سەر دەکەون و پێداویستیەکانیان بۆ ئەو بەرزیە زۆرە پێیە. بەڕاستی ئەوە پەرۆشیە. لە دوای کۆشتێکی ماندووکار و ئاڕەخکردنەوەیکی زۆر چەند دانیشتنێک بۆ پشووی درێژ. دوجار گەیشتنە مەبەستەکەیان. لێرەدا یەکێکیان ئاوڕی بۆ ئەوی تردایەوە گوتی دوو هەواڵم پێیە پێت بڵێم یەکێکیان خۆشە و ئەوی تر ناخۆش. هاوڕەکەی گوتی با بە هەواڵە خۆشەکە دەست پێ بکەیت. وتی مژدەم دەرێ دوجار گەیشتینە سەربانی باڵەخانەکە. هاوڕێکەی پاش خۆشحاڵ بوونی وتی نایابە سەرکەوتین ئێستا پێم بڵێ هەواڵە ناخۆشەکە چییە؟ بەجارڕسیەوە گوتی ئەمە بینای مەبەست نییە. واتە مەبەستی ئەم چیرۆکە چییە؟ بەداخێکی زۆرەوە خوێنەری بەڕێز کەسانێک هەن وەک ئەو دوو کرێکارە ژیان دەگوزارێنن، دڵکار و ماندوو دەبن و ئارەق دەکەنەوە لە کۆتاییشدا دەگەنە هیچ. بۆچی؟ چونکە بەر لەوەی هەنگاو بنێن بە باشی پلانیان نەکێشاوە، پرۆگرامێکی وردیان بۆ خۆیان دانەناوە و وەڵامی ئەو پرسیارە گرینگە بداتەوە. بە دیاریکراوی چیم دەوێ؟ چۆن ئەو کارە بکەم کە دەمەوێ؟ ئەم چیرۆکە دەمانگێڕێتەوە بۆ ئەو پرسیارەی قسەکانمان پێدەست پێ کرد. ئایا ئامانجێکت لە ژیاندا هەیە بخوازی بەدیبێنی؟ ئایا دەزانی بۆ کوێ دەڕۆی؟ زانکۆی یاڵی هەستا بە توێژینەوەی کە دەرچوانی 10 ساڵی کارگێڕی لەخۆ کرد. ئەم کارە هەوڵێک بوو بۆ دۆزینەوەی پرۆگرامی سەرکەوتن. بینیان 183 ئەوانەی لە توێژینەوەکەدا بەشداریان پێکرا بوو ئامانجی لە پێشینەیان نەبوو. سەرنجدرا دڵکار و چاڵاکانە کار دەکەن بۆ ئەوەی لە ژیاندا بمێننەوە و پێداویستەکانی ژیان بۆ خۆیان و خێزانەکانیان فراهەم بێنن. لە لایەکی دیکەوە 114 ئەوانە بەڕاستی ئامانجیان هەبوو بەڵام ئامانجی نەنووسراو پلانی ڕوون و ئاشکرا پاڵپشتی ناکە بۆ جێبەجێکردن. ئەم نمونەیە 3 هێندی ئەوی پێشوو بەدەست دێتن. لە دوجاردا وەک نمونەیەکی عینە جیاواز کە سەداسەی قوتابیانی دەنواند ئەوانە بوون کە بەڕوونی ئامانجەکانیان دیاری کرد بوو. ئەمانە هەستاون بە داڕشتن و نووسین و دانانی پلان بۆ جێبەجێکردن. ئەوانە 10 هێندەی داهاتی نمونەی یەکەم دەستکەوتیان دەبێت. لەوەی ڕابرد بەڕوونی و باشی گرنگی و بایەخی دانانی ئامانجەکانمان بۆ ڕوون دەبێتەوە. بایەخی پلانکێشی کە هاوکاریمان دەکات لە بەدەستهێنانی ئەو ئامانجەدا، هەروە بایەخی ئەوە کە ورە و ئیرادەی بەرزمان هەبێ بۆ بەدەستهێنانی ئەو ئامانجانە. ڕێبوار بزواو وەلێ ڕێکردنەکە بۆ کوێیە؟ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ كل ناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها رواه مسلم. واتە هەموو کەسێک لەم ژیانەدا دەڕوات و تێدەپەڕێ. هەندێک هەن بە ڕێگایەکی زانراودا تێدەپەڕن و لە دنیا و دوا ڕۆژدا سوود بە خۆیان دەگەێنن. کەسی تریش هەیە کوێرانە ڕێدەکا و هیچ لە بەشداری خێر و دیدی باشەی داهاتوو لە هەکبەیدا نییە. هەموو کەسێک لەم ژیانەدا خەون و بەرزخوازی خۆی هەیە، وەلێ هەندێکمان خەیاڵی ئاسوودە نابێت تاکو ئامانجەکەی بەدەستێنێ و دەیکاتە واقعێکی بەرجەستە. هەشمانە خەونە جوانەکەی لە یاد دەکا و ئەم ژیانە تێی دەکا و ئامانجەکەی تەنیا پاروی ژیانە لەگەڵ داخوازیەکانی مناڵەکانی ئاواتیشی دانەوەی قەرزەکانێتی لەگەڵ مردنێکی هێمندا. سەرباری ئەوە کە توانای مرۆڤ زۆر گەورە و مەزنە و تەنها بەشێکی کەمی ئەم هێزە نەبێ کە خوای مەزن پێیداوین بەکاری ناهێنین، بەڵام ئێمە ئەم هێزە تێک دەشتێنین بەوەی بەکاری ناهێنین و لە ڕێی دروستکردنی ئامانجگەلی بریقەدارەوە پەرۆشی و پاڵنەر و ئاوەتەکانمان ناوروژێنین. مای سەرسامیە زۆر ڕاستی هەن چاوەکانمان نابینان لە ئاستبینینیاندا، وێڕای ئەوەی زۆر ڕۆنشین. ڕۆژێکیان لەگەڵ بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیەکانی کەنەدا قسەم دەکرد. لێم پرسی ئایا بەم نزیکانە مۆڵەتی خۆشی و ڕابواردنی دووەرگرتووە؟ وەڵامی دامەوە بەڵێ، چوون بۆ مەکسیک 2 هەفتەی تەواو مامەوە. پێم وت باشە چۆن پلانت بۆ مۆڵەتەکە چێشە؟ وتی تێچوونی گەشتەکەمان دیاری کرد، پاشان ئەو جێگەیەمان دەستنیشان کرد کە دەمانویست بۆی بچین تاکو چاوەڕێمان بکەن. پاشان پەیوەندیمان بە زیاتر لە کۆمپانیایەکی گەشت و گوزاریەوە کرد بۆ ئەوی بزانین کامیان تایبەتمەندی پتری هەیە. بەڕاستی باشترینیانمان هەڵبژارد و پێداویستیەکانمان هەڵگرت و چوین بۆ مەکسیک و تێژمان لە گەشتەکەمان وەرگرت وەک ئەوەی پلانمان بۆ داڕشت بوو. پێم وت نایابە، هەز دەکەم تۆ لەو کەسانەی کە بە وردی پلان بۆ خۆیان دادەنێن. بەڕوێکی گەشەوە گوتی بە دڵنیاییەوە بە تایبەت مۆڵەتەکان پلانکێشی باش لە پێشاتی ناکاو دوورم دەخاتەوە. گرنگیدان بە درێژەی وردەکاریە بچووکەکان کاتم بۆ فراهەم دەکا بۆ چاکسازی و ئەو شتانەی ڕەنگە بشێوێن، بەوەش دوور دەبم لە ڕووداوی ناکاوی ناخۆش و بێئومێدی.
دەست پێشخەریم کرد بە پرسیارێک کەواتە ئایا بەرنامەی ڕێکخراوت هەیە بۆ ژیانی ڕۆژانەت؟ گوتی ئەوە پێویستی بەکات و کۆششی گەورە هەیە، ئەوەش دەست نادات بۆم، بەڵام هەمیشە پلانەکەم لە زەینمدا تۆمار دەکەم، پلانی داهاتووشم لە زاکیرەمدا دەپارێزم. خوێنەری بەڕێز لەگەڵمدا ڕامێنە. هاوڕێکەمان بەو پەڕیوردیەوە پلانی بۆ گەشتە خۆش و ڕابواردنەکەی کێشاوە، پشتی بەستووە بە هەموو ئەو هۆکارانەی یارمەتی دەدەن لە دەستەبەرکردنی ئامانجەکانیدا، بەڵام گوێ بە ژیانی نادا و بیر لە پلان کێشی ناکاتەوە بۆی. کەسێکی دیکە پێی وتم باوەڕی بە مەسلەی دانانی ئامانجەکان نییە، بە بڕوای ئەوە کات بە فیڕۆدانە. ئەوتی زۆری خوێندۆتەوە، ئامادەی خولی زۆر بووە، پێشتر هەوڵی دیاریکردنی ئامانجەکانی داوە لە ژیانی، وەلێ سەرجەم هەوڵەکانی تووشی شکست و دۆڕانی ئاشکرا بوون. لێم پرسی ئایا دەتوانی بە ئۆتۆمبیلەکەت بۆ شوێنێکی نوێ سەفەر بکەی بێ ئەوەی نەخشە لەگەڵ خۆت ببەی؟ بۆ دڕوم بکاتەوە چۆن دەڕۆی و وەڵامی پرسیارەکانت بداتەوە، چەندم بڕیوە، چەندم ماوە و کەی دەگەم؟ بە خێرایی گوتی بە دڵنیاییەوە نەخێر، لەو کاتەدا ئەو کارە خۆخستنە نێو مەترسی دەبێ. پرسییم بەڵێ ئەوە خۆخستنە نێو مەترسیە، کەواتە پێم بڵێ چی دەکەی کاتێ دەتەوێت گەشتێک بکەی بۆ شارێکی نەناسرا و بە گوێرەی تۆوە؟ وتی ئاراستە دیاری دەکەم بۆ کوێ دەچم، پێداویستی دیاری دەکەم بۆچی دەچم، پاشان نەخشەیەکی نوێی ڕێگاکە ئامادە دەکەم، زانیاری لەبارەی ڕێگاکەوە کۆ دەکەمەوە، ئایا ڕێگاکە ئارام و ئاسایشدارە یان هەندێک کێشەی هەیە. هەمان شێوە ئەو کاتەش دیاری دەکەم کە ئۆتۆمبیلەکە ڕێگاکەی پێدەبڕێ، جگە لەوانەش زانیاری گەلێک کە لە گەشتەکەمدا سوودم پێدەگەێنن. پرسیاری یەکەمم بە داڕشتنێکی دیکەوە لێ کرد، چی دەبێ ئەگەر هەموو ئەم هەنگاوانە هەڵنەگرێت؟ بە خێرایی گوتی بە دڵنیاییەوە ڕێگاکەون دەکەم. ئەوەش نمونەیەکی دیکەی خەڵکە کە ڕەتی دەکاتەوە بەبێ نەخشە گەشتێ بکە لە 2 ڕۆژ زیاتر بخایەنێ، بەڵام بەرامبەر بەوەش باوەڕی بە پلانکێشی نییە بۆ تەواوی ژیانی، هیچ سوودێک لەوەدا نابینێ، ژیانی بەونبوونی تی دەکا پەرتەوازە بێ پلان و بێ ئامانج. جادووی ئامانجەکان. لە کتێبی خودی باڵادا چارلز جبنس دەڵێ بەبێ ئامانج ژیانت لە گواستنەوە لە کێشەیەکەوە بۆ کێشەیەکی دی دەگوزارێنی، لە بری گواستنەوە لە دەرفەتێکەوە بۆ دەرفەتێکی دی. ئەلیز لە چیرۆکی وڵاتی سەرسامیەکاندا تۆماس کلێر وەڵامی پرسیارێکی گرنگ دەداتەوە کە لە زەینی پاڵەوانی ڕۆمانەکەیدا خول دەخوات بە وتەی بەبێ ئامانج ژیانت وەک بەلەمێکی بێسوکان وایە، گەشتەکەت لەسەر بەردی ژیان کۆتایی دێ ئیفلیجی پەرتەوازە بوو. گەر ئامانج ئەو بایەخە مەزنەی هەیە، ئیتر بۆچی خەڵک ئامانجەکانیان لە ژیاندا دیاری ناکەن؟ بۆچی هەمیشە دەترسن لە دانیشتن لە بەردەم کاغەزێکی سپیدا تاکو پلان و ئامانجەکانمانی لەسەر بکێشین و تۆماریان بکەین؟ بۆچی لە ڕووناچیە دەترسین کە ڕێگای ژیانمان ڕۆشن دەکاتەوە؟ خی گەورە بایەخی ڕوانین بۆ ئایندە و دی و دیاری ڕوخسارەکانی و ئامادەباشی خود بۆ چوونە نێویەوە مامەڵەی لەگەڵکردنیان بۆ دووپات دەکاتەوە. خی مەزن دەفەرمێ وەلیتەنظر نەفس ما قدمت لغد. بۆچی ئێمە لە ڕوانین و تەماشاکردنی سبەی و ئامادەکردنی پێداویستیەکان دەترسین؟ وەڵامی دەدەمەوە دەڵێم هۆکار گەلێکن و هامان لێ دەکەم پلانکێشی و دانانی ئامانجەکان لە قاڵب بدەین. ئەوانیش یەکەم ترس و تۆقین سەرسەختترین دوژمنی مرۆڤە. هەر کەس ئەو هەستە قێزەونەی هەبوو تووشی حاڵەتی ئیفلیجی دەبێت لە بیرکردنەوە و بیرکۆیی واتە تەرکیزدا. مرۆڤ لە شکست دەترسێیان لە سبەینێ یان ڕەتکردنەوە تەنانەت لە سەرکەوتنیش دەترسین. ئاسایی ترس لە ئەکامی ئەزمونە ئازاربەخشەکانی ڕابردووەیە، کاری خۆی دەکات لە تێکشکانی دەروون و پەخشکردنی پەیامە سەلبیە ڕوخێنەرەکان. شکستی ڕابردوو گەشە بە هەستی ترس لە شکستی ئایندەی دەدا. پاڵ بە مرۆڤیشەوە دەنێ جارێکی دیکە نەچێتە نێو ئەزمونەکەوە بۆ ئەوەی لەو هەستی ئازار و ناڕەحەتیە بە دوور بێ کە لە جاری یەکەمدا هەستی پێکرد. زەجلەر لە کتێبی لەسەر لووتکەدا دەڵێ ترس زەوی دڵنیایی وەهمیە کە وەک واقع وایە. ترسا و خوێنەری بەڕێزم مرۆڤێکە لە نێو چوارچێوەی وەهم و گومان و بێمتمانەیی بە خودا کۆت و بەندە. لەبەر ئەوە هەنگاوی یەکەم لە پێناو دەستەبەرکردنی ئامانجەکانتدا ئەوەیە لەگەڵ ترسەکەتدا بجەنجی و چەکداربی بە ئازایەتی بۆ بەرەنگاربوونەوەی هەڵەکانی ڕابردوو ڕاستکردنەوە و سوود لێوەرگرتنی لەبری ئەوەی ببیتە دیلیان. دووەم دیدێکی شپرزە بۆ خود.
پندێک هەیە دەڵێ کەس ناتوانێت بە بەردەوامی کارێک بکە ئەگەر ئەو کارە لەگەڵ دیدی کەسەکە بۆ خودی خۆیدا نەگونجێ. دیدی لەرزۆکانە بۆ خود لە سەردەم کاروبارەکاندا ڕنگدانەوەی لەسەر کەسەکە دەبێت. ئەوە ژوای لێ دەکا هەست بکات توانستی سەرکەوتن و جیاکاری نیە و سەرکەوتن تەنها بۆ ئەوانی دی خوڵقێنراوە. لەبەرەوە دەبینین لەگەڵ ئەو دەستەیەدا ڕێدەکات کە لەو حاڵەتەدا ون بوون، هیچ شتێک لەبارەی ئامانجەکانیەوە نازانێت، ناتوانێت خواستی خۆی دیاری بکە. ڕەنگە شتی نوێ لێرەدا ئەوە بێ کە دیدی لەرزۆک مەسەلەیە کە مرۆڤ لە مامەڵەکردنی لەگەڵ مرۆڤدا بەدەستی دێنێ و لە ئەزمونەکانی ژیانی ڕابردوویەوە لە لای پێک دێ. هەر بۆیە گۆڕینی ئەستەم نییە بە مەرجێ ورە بەرزی و پێداگری هەبێ، ئەگەر نا ئەوە دەبێتە تواوەیەک لە پەراوێزی ژیاندا کە هەموو شتێک قبول دەکا و پێی ڕازی دەبێ، قەناعەت بە هەموو بڕیارێک دێنێ و هاوڕا دەبێ لەگەڵی. هیچ بایەخێک بۆ دیاریکردنی ئامانجەکان لە ژیانیدا نابینێ. تۆماس ئەدیسۆن بەو کەسانە دەڵێ گەورەترین شکست خواردوەکان ئەوانن کە لە ئەزمون دەترسن. وەڵێ ئەگەر تۆ لەوانە بووی کە ڕوحی ئارەزومەندانەت هەیە، هەمیشە و بەردەوام تا مەزرۆی دانیشتن لە لووتکەدا هەر دەبێ بەردەوام لە یادی بکەی پایی دووەم هەیە، پێویستە چاوەکانت لەسەر پایی یەکەم جێگیر و چەسپاو بکەی. وەک کیندی دەڵێ تەنها بەوەی بە ئاستی دووەم ڕازیبی ئیدی ناگەیتە بەرزتر لەوە. سێەم دواخستنی و ئەمڕۆ سبەیکردن. دواخستن و ئەمڕۆ سبەیکردن هۆکاری سێەمە، یاخود دزی سێەمە کە تەمەنی مرۆڤ دەدزێ، بەفی ڕۆی دەدا بێ ئەوەی پلان و ئامانجی بۆ دیاری بکە. بە سادەیی دواخستن بریتە لە دواخستنی کاری ئەمڕۆ بۆ سبەی. ئەمڕۆ سبەی بە کارێک دەکەی و دوای دەخەی لە کاتێک دەکە پێویست بە دواخستن ناکە، تا ئەو دەمەی ئیدی تەمەنت دەڕوا و ژیانت بەتاڵە جگە لەو ئومێد و ئاواتانەی هیچ سوودیان نییە. ئەو کەسێ ئەمڕۆ سبەی بەکارەکان دەکا عاشقی وشەی لە دواییدایە، ژمارەی پێوانەی تۆمار دەکا لە وتنی دوایی دەیکەم. کەسێکی داهێنەرە لە هێنانی ئەو بەڵگە و پاساوانەی ڕێگریکردنی کارەکەین. ڕەنگە شتەکە و دژەکەشی بهێنێ. دەبینی جارێک دەڵێ کەش و هەوا لەبار نییە، ئاو هەوا وها نییە هاندەری کارکردن بێ. لە شوێنێکی دیکەدا دەڵێ کەش و هەوا زۆر خۆشە، یارمەتی خاوبوونەوە و پشوو دەدا. ئەو کەسێ ئەمڕۆ سبەی بەکارەکان دەکا باوەڕی بە بایەخی ئامانجەکان هەیە، بەڵام نەک باوڕێکی پتە و زیاتر لە خۆزگە خواستنەوە نزیکە وەک لە باوەڕەوە. بەداخەوە ئەمڕۆ سبەیکردن گەرجارێک ئەنجام درا ئەو کاتت جارێکی تر و دوان و سیان دووپات دەبێتەوە و ڕوبەرێکی فراوانی نێو دەروون دەگرێتەوە. لە دوای ئەوە ئیدی کۆنتترۆلکردنی قورس و گران دەبێت. ئێمە تەنها یەک ژیانمان هەیە، لەگەڵ ئەوەش کە هەمومان ئەم ڕاستیە دەزانین کەچی تەنها کەمێک لە پێناوی ئەوەدا کار دەکەن، تەنها هەندێک خەڵک بایەخ بە ئێستا دەدەن بۆ ئەوەی زۆرترین سوود لەو ژیانەدا بۆ خۆیان مسۆگەر بکەن. چوارەم باوەڕ نەبوون بە بایەخی ئامانجەکان. وەک پێشتر باسمان کرد کەسانێکن بڕوایان بەهێز و بایەخی دیاریکردنی ئامانجەکان نییە لە ژیاندا، بەڵکو وا دەبینن دیاریکردنی ئامانج بە فیڕۆدەری کاتە. لە هەکبەکەشیاندا پاساوی زۆر قەنەعەت پێکەریان هەیە، بەلایەنی کەمەوە بۆ خودی خۆیان. ڕەنگە سەرسامبی بە نمونەی کەسێک کە ئامانجەکانی لە ژیاندا نەنووسیوە، کەچی کەسێکی سەرکەوتوو دیارە. ئەوە هەمان ئەو شێوەیە کە جگەرە کێشێک وەڵامت دەداتەوە کاتێ لەبارەی زیانە تەندروستیەکانی جگەرە کێشانەوە قسەی بۆ دەکەی. ئەو پێت دەڵێ ئایا فلانە کەس دەبینی بە ساڵات چووە و بە هەڵپەش جگەرە دەکێشێ؟ بەڵێ، کەسانێک هەن پلانکێشی ناکەن و ڕەنگە سەرکەوتوش بن. ئەوە بەهۆی کە ئامەرانی و عەقلی کارامەییانەوەیە، یاخود لە بەرهەبوونی فاکتەری سەرکەوتنیانە، بەڵام لە ڕاستیدا شاس نابێتە ڕێزە. ئەو کەسەی پلانکێشی ناکە ڕەنگە سەرکەوتوو بێ، بەڵام ئەو ناڕەحەتی و ڕێگری و کێشانەی ڕوبەڕووی دەبنەوە گەورەتر و تونترن لەوانەی کەسی خاوەن پلان و ئامانجی ڕوون ڕوبەڕووی دەبێتەوە. پێنجەم نەزانین. کەسانێکن وێ دەچێ بە قسەکانمان سەرسام بن، ڕەنگە ئارەزووی دیاریکردنی ئامانجەکانیان هەبێ لە ژیاندا، وەلێ زەخیرەی معریفەیان نییە ئامادەی ئەوەیان هەبێ، بەداخەوە کار ناکەن بۆ دەستخستنی ئەو زەخیرەیە. سیرتر لەو کەسە بوونی نییە کە ئارەزووی بەدەستهێنانی ئامانجێکی هەیە، کەچی بۆ بەدەستهێنانی ئەو شتە خۆی بە معریفە پڕچەک ناکە. یەکێک لە هاوڕێکانم ڕۆژێک پێی وتم ئاواتی ئەو لە ژیاندا ئەوەیە ببێتە ئەکتەرێکی بەتوانا و دیار، کەچی تەنها جارێکیش نەمبینی ئامادەی خولێک بێ لەبارەی هونەری نواندنەوە، یاخود کتێبێک لەبارەی نواندنەوە بخوێنێتەوە. هیچ هەنگاوێک ڕۆ و بەدیهێنانی خەونەکەی هەڵناگرێ، لەبەرەوە ئاواتەکەی تەنها وەک خەونێک دەمێنێتەوە. کاتێ لێم پرسی بۆچی چەند هەنگاوێک ناگریتە بەر بۆ بەدیهێنانی خەونەکەت، ئەو پێی وتم نازانم چۆن دەست پێ بکەم. ئەگەر مرۆڤ هەوڵی نەدا فێر ببێ، چۆن دەکرێت پلانێکی ڕوونی هەبێ بۆ دەستەبەرکردنی ئامانجەکانی، کاتی دیاریکراو دابنێ بۆ جێبەجێکردنی خواستەکەی.
ئەگەر وابوو لەگەڵ ئەو دەستەیەدا بە حەبسی دەمینێتەوە کە لەگەڵ هاوڕێکەمان کە خەونی بنواننەوە دەبینی نازانم چۆن دووپات دەکەنەوە. زەجلەر دەڵێ ڕەنگە ئەوانی دی بۆ ماوەیەک ڕێگریت بکەن لە کردنی کارێک، بەڵام تۆیت هەموو کاتەکە ڕێگری لێ دەکەی. تەنها تۆ توانات هەیە یان بۆ ئازادکردنی خەونەکانت یان زیندە بە چاڵکردن و لە ناوبردننی، ئەوەش بە فێرنەبوون و مەشق نەکردن و گەڕانی یەکبینە و ماندووکار بە دووی ڕێگای نمونەیی بۆ وەدەسێنانی. بۆچی پێویستە ئامانجمان هەبێ؟ ئێستا ئەو پرسیارە گرینگە دێنین، چۆن دەتوانم ئامانجەکانم لە ژیاندا دابنێم و پلانکێشی باش بۆ داهاتووم بکەم؟ با سەرەتا دیاری بکەین بۆچی پێویستە ئامانجمان هەبێ. گرنگی و بایەخی ئامانجەکان. یەکەم، دەستگرتن بەسەر خوددا. کاتێ مرۆڤ بەرنامەی ڕێکخرا و کامڵ و هاوسەنجی هەبوو بۆ بەدەستێنانی ئامانجەکانی لەلایەنە جیاوازەکانی ژیانی، ئەو دەما هەست دەکا زیاتر کۆنتڕۆلی ژیان و سەرنجامی خۆی کردووە و توانای دەستپێشخەری هەیە لە سەرجەم کاروبارەکانی ژیانیدا. ئەو هێزەی کەسی خاوەن پلانی ئایندەیی بەدەستی بێنێ زۆر مەزنە، یارمەتیشی دەدا لە زاڵبوون بەسەر ڕێگر و ئاستەنگە جیاوازەکاندا. بە جۆرێک کە زیاتر لە کەسانی تر توانای دیتنی کاروبارە نادیار و ونبووەکانی هەیە. دیتنی ئامانجەکانی توانای سەرباری پێدەبەخشێ لە جێگیری و پتەوی بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشە و لەمپەرەکانی ژیان. ناڕەحەتیەکانی ژیان دەکاتە تێش. چەند جوانە ژیان ئەگەر ئەو شتە بەدەست بێنی کە هەموو خەڵک هاوڕان لەسەر ئەستەمبوونی، وەک ئەرستۆ دەڵێ. سێم، متمانە بەخۆبوون. تەنها بەوەندەی ئامانجەکانت بنووسی و پلان بکێشی، دەم و دەست دەبینی بە ڕادەیەکی زۆر متمانە بەخۆبوونت پتر بووە. متمانەکە زیاتر و زیاتر دەبێ بە پتر کۆنتڕۆڵکردنی ژیان و بەدەستێنانی ئامانجەکانت. ئەم متمانەیە پاڵت پێوە دەنێ بۆ پێشکەوتن و بەرزبوونەوەی پتر، بە جۆرێک کە ئامادەت دەکا بۆ وەدەستێنانی ئاکامگەلی درەوشاوە و نایاب. هیچ بەدیهێنراوێک ناتوانێت کەسی متمانە بەخۆبوو بوەستێنێ یاخود لە ڕووگەی سەرکەوتن ڕووی وەرجێڕێ کە بەهۆی بەرزخوازیەوە ڕووی تێکردووە. ئەو بەهێزە لە وەستاندنی کەسێک کە هەوڵی تێکشکان و ڕێگیری دەدا. ئەو وەک ئەرخەمیدس دەڵێ شوێنی دروستم دیاری بکە و پاشان گۆی زەویت بۆ دەجوولێنم. سێم، بەرزبوونەوەی خود. بەهای مرۆڤ لە نێوماندا وەستاوەتەوە سەر ئەو ئامانجانەی لە ژیانیدا بەدەستی هێناوە. بە کۆتایی هاتنی دەستخستنی ئامانجەکە هەر کەسێک هەنگاوێکی تر بە پلیکانەی پێشکەوتن و جیاییدا بەرز دەبێتەوە. بەدەستێنانی ئامانجەکان جۆرێک لە ڕێز و بەهادانان دەخڵقێنێ بۆ خودی کەسەکە خۆی، پاڵی پێوەدەنێ بۆ متمانە بەخۆبوون و باوەڕی تەواو بە توانستەکانی. کەسەکە هێواش لەگەڵ بە دوایەک داهاتنی بەدەستێنانەکان خۆی بە بەرز و پێشکەوتوو دەبینێتەوە. پاشان دەبینێ ئەو ئاستەنگانەی ڕوبەڕوو دەبنەوە پەرۆشی ناخت دەوروژێنن تاکو و پتر پلانکێشی بکەی و بە زەینێکی کراوە و هۆشیارانەتر بیر بکەیتەوە. ئەوەش یارمەتی دەدا بۆ فراوانکردنی هەستەکان و بیرکردنەوە دواڵا دەکات. بەڕێوەبردننی کاتێ ئامانجەکانت دیاری دەکەی، خۆت پەرۆشتر دەبینی بۆ ڕێخستنی کارە یەکەمایەتیەکان، واتە ئەولەویات و دروست بەڕێوەبردننی کاتەکانت. دوور لە بەفیڕۆدانی خولەک و چرکەکان و کوشتنی ژیانت لە کارێکدا کە هیچ سوودی نییە. کاتێ چوارچێوەیەکی زەمانی بۆ بەدەستێنانی ئامانجەکانت بەدەست دێنی، دەبینی بیرکۆیی دواتە تەرکیزت بەهێزتر بووە. توانستی ملکەجبوونت بۆ بە هەدەردانی کات زۆر لاواز بووە. دەبینی بەڕێوەبردننی کات و دیاریکردنی ئامانج بوونەتە دوو ڕووی یەک دراو. ئەوەش هاوکێشەیەکە ناکرێت لە هاوکێشەکانی سەرکەوتن جیا بکرێتەوە. پێنجەم، چێژ لە ژیانت وەرگرە. نەبوونی پلان بۆ ژیانت وار لێ دەکاوا لە ژیان دەکات ببێتە دۆخێکی نائاسایی و لە ناکاو. هەموو شتێک ئاڵۆسکا و شێواو دەبێت. بە پێچەوانەی ئەمەشەوە بوونی پلانی ڕێکخرا و هاوسەنگ بۆ ژیانت وار لێ دەکات پتر تەرکیز بکەیتە سەر شێوەی بژێویت. پاشان دەبینی وزەیەکی گەورە و چاڵاک لە ناختدا هەیە، بەردەوام پاڵت پێوەدەنێ چێژی بەردەوام لە ژیانت وەربگری. یاخود وەک ڕۆزڤێل دەڵێ کامەرانی لە دەستەبەرکردنی ئامانجەکان و سەرگەرم بوون بە کۆشە داهێنەرەکاندایە. چۆن ئامانجت لە ژیانتدا دیاری دەکەیت؟ سەرکەوتن لە ژیاندا تەنها سەرکەوتنی مادی ڕەها نییە، تەنها بە تەندروستیەکی باشیش بەدەستی ناهێنین، هەروەک بە ژمارەی هاوڕێکان نییە، یاخود بە بەدەستێنانی بڕوانامە زانستیەکانیش نییە. هەر یەکە لەوانە بە تەنیا بەشێکن لە ڕژێمی سەرکەوتن لە ژیاندا. سەرکەوتنی ڕاستەقینەی کامڵ بریتیە لە سەرکەوتنی هاوسەنگ کە سەرجەم لایەنەکانی ژیان بگرێتەوە. لەبەر ئەوە من وا دەبینم بۆ ئەوەی سەرکەوتوبی لە ژیانتدا و پلانی هاوسەنگی بۆ دابنەی،
پێویستە ڕەچاوی 5 پایی گرنگ بکەی و بەباشی جەختیان لەسەر بکەیتەوە. پایە یەکەم ڕوحی. پای ڕوحی یەکەمین و گرنگترین بنەماکانی ژیانی هاوسەنگە. بنەمای ڕوحی یان ئیمانی ئەمانە دەگرێتەوە: پەیوەندیم بە خواوە، ئیمانم، بیر و باوەڕم بە هاو بنەماکانم لە ژیانمدا. گەر خۆپەرستانە بژی بەهۆی سەرکەوتنەکانتەوە لە بیرچووی مافی خوا لەسەرت، واتە تۆ لەوە هەمدا دەژی. سەرکەوتوویت لە پەیوەندی لەگەڵ خوادا ئارامێکی جوانت پێدەبەخشێ. توانای ڕێکردنیشت دەداتێ لە ژیاندا بە متمانەی تەواوەوە. باوەڕت بە بەها و ئەرکەکانت دەبێ بەرامبەر هەموو مرۆڤایەتی. پرسیارە پێویستەکان بەم لایەنەوە: یەکەم، ئایا من ڕازیم لە پەیوەندیم بە خوای گەورەوە؟ دووەم، ئایا فەرزەکانم بەڕێک و پێچی ئەنجام دەدەم؟ سێم، ئایا یارمەتی هەژار و نەدار دەدەم، هاوکاری پێشکەش دەکەم جا داوای بکات یان نا؟ چوارەم، ئایا ئامانجگەلێکم هەیە بمەوێ بەدەستی بێنم لە لایەنی پەیوەندیم بەخواوە، گەشتی حەجیان عەمرە، ڕۆژووی خۆبەخش، نەزر؟ پێنجەم، ئایا بەردەوام لە پێشبڕچەی کاری چاکەدام؟ چەند هەنگاوێک دەمەوێ پێیان هەستم بۆ بەرزبوونەوەی لایەنی ڕوحی. هەنگاوەکان لێرەدا دەنووسرێن: یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم. پای دووەم کەسی. ئەم پایەیە خێزان، پەیوەندیە کەسیەکان، فێربوون، گەشت و مۆڵەتەکان دەگرێتەوە. ئەم شتانە ڕاستە و خۆ کاریگەریان هەیە لەسەر ژیانی هەر تاچێک لە ئێمە. با یارمەتی دەم لە دانانی شەقڵ و ڕوخسارەکانی ئەم لایەنە. دیسانەوە بە کۆمەڵی پرسیار: یەکەم، ئایا پەیوەندیم لەگەڵ هاوبەشی ژیان و مناڵەکانم باشە؟ دووەم، ئایا پەیوەندیم بە هەموو خەڵکەوە باشە؟ سێم، ئایا بەم دواییانە مۆڵەتم وەرگرتووە تاکو هەندێ پشوو بە جەستەم بدەم؟ چوارەم، ئایا بە شێوەیەکی ڕێک و پێک دەخوێنمەوە؟ پێنجەم، ئایا خۆم ڕۆشنبیر دەکەم بە ئامادەبوونم لە کۆڕ و سێمیناری ڕۆشنبیریدا؟ شەشەم، ئایا گوێ لە کاسێت و سیدی فێرکاری دەگرم مادەی زانستی لە خۆ بگرن؟ حوتەم، ڕەنجی ئەو ئۆتۆمبیڵە چۆنە کە دەخوازم ببمە خاوەنی؟ هەشتەم، دواهەمین جار کەی بوو بۆ خوانی ئێوارە میوانداری هاوڕێکم کرد لە ماڵی خۆمدا. چەند هەنگاوێک دەمەوێ پێیان هەستم بۆ پێشخستنی لایەنی کەسی. یەکەم، دووەم، سێم، چوارەم، پێنجەم. ئەو هەنگاوانە لەلایەن خودی ئێوەی بەڕێزەوە دەبێ بنووسرێت. پلەی سێم، پیشەیی. پایەی سێمی ژێچێکە لە پایە گرنگەکانی ژیانی هاوسەنگ کە داهاتووی پیشەیی و توانات بۆ فێربوون لە پێناو باشترکردنی ئایندەی پیشەیی دەگرێتەوە. چەند پرسیارێکی دی ڕێگات بۆ ڕۆشن دەکاتەوە لەم لایەنەدا. یەکەم، ئایا بەهۆی پیشەی ئێستامەوە کامەرانم؟ دووەم، ئایا پلانم هەیە یارمەتیمدا بۆ پێشکەوتنی پیشەیی؟ سێم، هەنگاوی ئایندەم چییە لە پێناو جیاکاری پیشەم و چۆن بتوانم پێی بگەم؟ چوارەم، ئایا پەیوەندیەکی باشم هەیە لەگەڵ سەرۆکار و هاوکارەکانمدا؟ پێنجەم، ئایا خوڵانێک هەن بتوانم بەشداریان تێدا بکەم بۆ چاکترکردنی ئاستی پیشەییم؟ هەنگاوگەلێک دەخوازم پێیان هەڵبسم بۆ پێشخستنی لایەنی پیشەیی. یەکەم، دووەم، سێم، چوارەم، پێنجەم و هەتا دوای. پلەی چوارەم، مادی. جێگیربوونی دارایی، داهات. ئەو وەبەرهێنانەی دەتوانی پێی هەڵبستی و پلانی کەنارگیری ژیانی پراکتیکی ئیحتیزال حیات العەمەلیە لە خۆ دەگرێت. پرسیارگەلێکی یارمەتی دەر. یەکەم، ئایا ئەو داراییەی بەدەستی دێنی بەسە بۆ ئەوەی ژیانێکی خۆش و لەبار بژی؟ دووەم، ئایا پلانی وەبەرهێنانی پرۆژەیەکی تایبەتیت هەیە؟ سێم، ئایا پلانم هەیە بۆ کەنارگیری ژیانی کردداریم؟ چوارەم، ئایا هەنگاوگەلێک هەن لە ڕێیانەوە بتوانم داهاتی مادیم پتر بکەم؟ هەنگاوگەلێک دەخوازم پێیان هەڵبسم بۆ پێشخستنی لایەنی مادی. یەکەم، دووەم، سێم، چوارەم، پێنجەم و تا دوایی بنووسە. پایەی پێنجەم، تەندروستی. تەندروستی ئەمانە دەگرێتەوە: تەندروستی جەستەیی، چێش، ڕژێمی خۆراک، نەریتە خۆراکیەکان. هەنووکە خوێنەری بەڕێز. ئەم پرسیارانە لە خۆت بکە. یەکەم، ئاستی باری تەندروستیم تا چەندە؟ دووەم، ئایا بەم دواییانە پشکنینی پزیشکی گشتیت بۆ جەستەت ئەنجام داوە؟ سێم، ئایا کێشم گونجاوە؟ چوارەم، ئایا خوونەریتی تەندروستی هەڵام هەیە بتوانم کۆنتڕۆلی بکەم بۆ نمونە وەک جگەرە کێشان، خواردنەوەی مەی، زۆرخۆری، ماددە سڕکەرەکان؟ پێنجەم، چۆن هەڵسوکەوت دەکەم کاتێ پەستانم بەرز دەبێتەوە؟ شەشەم، چۆن هەڵسوکەوت دەکەم لە حاڵەتەکانی شەکەت بووندا؟ بە وەڵامدانەوەت بۆ ئەم پرسیارانە دەتوانی دەست بخەیتە سەر هەڵەکانت و پاشان هەستیت بە ڕاستکردنەوە و چارەسەرکردنیان. هەنگاوگەلێک دەخوازم پێیان هەڵبسم بۆ پێشخستنی لایەنی تەندروستی. یەکەم، دووەم، سێم، چوارەم، پێنجەم. ئەمە ئەو پێنج لایەنە بوون کە ئەگەر بە هەندەوە تەماشات کرد، کۆششی خۆتت کرد لە پێناو وەفاداریت بۆ پێوە
وابەستەبوونیان ئەوە پەیمانت دەدەمێت تۆ چێژ لە ژیانێکی خۆش و هاوسەنگ و جوان وەردەگری. وەلی ئەگەر بایەخت بەلایەنێکدا و لایەنێکی دیکەت پشتگوێ خست ئەوە ئەو کامەرانی پشوەی دەیخوازی بەدەستی ناهێنی. با هەندێک نمونەت بۆ بهێنمەوە کە لە ڕێیانەوە نمونەی ژیانی ناهاوسەنگ دەبینرێت. ئالفرێد برەسلی گۆرانی بێژی بەناوبانگ ئەفسانەی دڵی لاوانی ڕۆژئاوا، ئەو لاوە زۆر تایبەتمەندی هەبوو کە زۆرێک ئاواتیان بۆ دەخواست. زۆر دەوڵەمەند بوو، زۆر جوان و قەشەنگ بەناوبانگ، هیوای هەر شتێک بخوازێ دەم و دەست لە ژێر فەرمانیدا و لە تەنیشتیەوە دەبێت. بە هەموو پێوەرەکان دەبێت ئەلفرێد برەسلی لە خەڵکە کامەرانەکانی جیهان بێ ئەگەر کامەرانتری نیشان نەبێ. لێرەدا شتێکی گرنگ تێتە پێش، ئەویش ئەوەیە وێڕای سەرکەوتووی مادی و پیشەی برەسلی کەچی هێشتا ژیانی تایبەتی دروست و خۆش نەبوو. ئەمەش بە سلبی کاری کردە سەر ژیانی بە شێوەیەکی گشتی. کۆتاییەکەشی وەک هەمووان دەزانین بە بڕێکی زیادەی هێرۆین خۆی کوشت. ئەمە کێشەی هاوسەنگی نەکردنە لە نێوان 5 خاڵەکەی پێشوو. هەمان حاڵەت لە مارلین مۆنڕۆی خانمە ئەکتەری جوان و بەناوبانگ ڕوویدا کە ژیانی بەدەستەکانی خۆی کۆتایی پێهات. ئەو لەو پەڕیشکۆ و هەڕەتی لاوێتیدا بوو. بە هەمان شێوە دالیدای گۆرانی بێژیش نمونەکان زیاترن لەوەی بشمێردرێن. ئەو ڕاستیە حەقیقەتێکی گرنگ دەخاتە نێو دەستەکانمانەوە، ئەویش ئەوەیە ئەگەر پایەیەک لە پایەکانی ژیانت کاریگەر بوو ئەوە بە سەلبی لەسەر پایەکانی دی دەشتێتەوە و پاشانیش لەسەر تەواوی ژیانت. درست وەک ئەو کەسەی لەسەر کورسیەکی سێقاز دانیشتووە ڕەنگە بتوانێت بۆ ماوەیەک پارێزگاری لە هاوسەنگێکی بکە، وەلێ زۆر ناخایەنێ دەکەوێت بۆ ئەوەی کامەران بی و چێژ لە ژیانت وەربگری هەمیشە دڵنیا بە لە هاوسەنگی 5 پایەکە. چەند خاڵێکان وا دەبینم لەم مەسەلەیەدا هاوکاریت بکەن. یەکەم، هەمیشە بەرامبەر بەو کارەی پێی هەڵدەستی بێدار بە. کاتانێکی زۆر هەن شتانێک بەبێ ئاگایی و ئامادەی زەین ئەنجام دەدەین. لەوانە شتانێکی بچووکی وەک دانانی تەلەفۆن مۆبایل یان مەدالیای کلیلەکان لە جێگایەک و لە یادکردنی ئەو جێگایە. وێ دەچێشت گەلی جەوهەری هەبن وەک ئەوەی ئێمە لە کاردا ماندوو شەکەت دەبین و وابەستەیەکانی ترمان لە یاد دەکەین. جا جەستەیی بێ یان خێزانی یاخود ڕۆحی. وەلێ لەگەڵ سەرنجدان و ئامادەجی زەین و بێداری تەواودا دەتوانین کۆنتڕۆلی ژیانمان بکەین. دووەم، لەگەڵ خۆت بتوێ. هەمیشە پرسیاری لێ بکە چۆن دەتوانین پێش بکەوین و جیابین. بەردەوام پرسیاری لێ بکە لەکوێ بوەستم، ئایا هەموو شتێک دروست و بەجێیە. لەگەڵیدا چاو بەخشێنەرەوە بە پلانەکەت. تەماشای خاڵەکانی هەڵە و نەنجیەکان بکە کە ڕەنگە ڕووبدەن و پلانێکی لە ناکاو بۆ ڕێکسازی ئەو هەڵە و نەنجیانە دابنێ. بێزار مەبە لە پرسیار لە خۆکردن. چیم دەوێت؟ کاتێ ئەو پرسیارە دەکەی دەست بەجێ دەگوێزرێیتەوە بۆ بیرکردنەوە لە هەنگاوەکانی چارەسەری کێشەکانت. لەو ساتەدا هەنگاوێکی ئیجابیت هەڵگرتووە لە پێناو هاوسەنگکردنی ژیانتدا. کە دەڵی بۆ نمونە دەمەوێت چێژ لە ژیانێکی تەندروست وەربگرم، یان هەندێ هەڵە و نەنجیم هەیە لە پەیوەندیمدا لەگەڵ هاوبەشی ژیانم، یان کێشەم هەیە لەگەڵ سەرۆکارەکەم، ماندووم دەکات دەخوازم چارەسەری بکەم، یان دەمەوێت ئۆتۆمبیلێک بکڕم یاخود کردنی پرۆژەیەکی وەبەرهێنان. لەو ساتەدا خۆت دەبینی چوویتە سەرخاڵی سێیەمی گرنگ، ئەویش بریتیە لە کەی. سێیەم کەی. بیرکردنەوە لە فاکتەری کات و دواندنی کات شتێکی ئیجابی و گرنگە. هەمیشە و بەردەوام بزوێنەرەکانی هاندان و پەرۆشیت دادەگیرسێنن. بە وردی دیاری بکە کەی دەست پێ دەکەی، کەی لە ئامانجەکانت دەبیتەوە کۆتاییان پێدێنی. وادەی وردابنێ بۆ دەستپێک و کۆتایی پێهێنان. لە دیاریکردنی کات مەترسە. دەتوانین ڕوبەرێکی فراوان بەجێبێڵی بۆ مرونەت و گۆڕانکاری لە حاڵەتی ناکاودا، وەلێ گرنگ ئەوەیە بەرنامەیەکی زەمەنی ڕوون و ئاشکراتەوێ. چوارەم، چۆن دەگەمە خواستەکەم. لە کاتی گەیشتنتدا بەم وێزگەیە ئیدی بەڕاستی دەستت کردووە بە دانانی هیوا و ئاوەتەکانت لەسەر مێزی کار. ڕەنگە وەڵامەکەت بە خولێکی زانستی، فێربوونی زمانێکی نوێ، گەشتێک لەگەڵ هاوبەشی ژیانت، بەڕێکردنی بەرنامەیەکی وەرزەشی یاخود بەشداریکردن بێ لە یانەیەکی وەرزەشیدا. بە دانانی ئەو پێشنیارانە دەستت کردووە بە بیرکردنەوەی پراکتیکی و ڕاستە و خۆ دەچیتە سەر ئەو پرسیارە گرنگەی داهاتوو، ئەویش ئەوەیە پێویستە چی بکەم بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنم. ئێستا هەموو شتێک لەسەر کاغەز نووسراوە. چیم دەوێت، چۆن دەتوانم ئەنجامی بدەم، کاتی پێویست بۆ کردنی ئەو کارە چەندە. ئەویش سەربار دەکەم. زەین بێدارە و دەرونیش لێوانە لە پەرۆشی و حەماسەت. لێرەدا تەنها دەست پێشخەری دەمێنێتەوە بۆ گۆڕانی مەسەلەکە بۆ واقعەیەک کە تێیدا دەژیت. هەنووکە پێویستە لەسەرت هەنگاوی پراکتیکی بنێ. بیستۆکی تەلەفۆنەکە بگرە بەدەستەوە و ئەو پەیوەندیە ئەنجام بدە کە وا دەکات ئامانجەکەت واقعی بێ.
کورسێک بۆ خۆت بگرە لە خولێکی کۆمپیوتەردا، مێزێک بگرە لە چێشخانەیەکی پەسەندکراوتدا بۆ خواردنی نانی ئێوارەی تۆ و خێزانەکەت، بەشداریت لە یانەی وەرزشیدا نوێ بکەرەوە. بەم 5 خاڵە دەستت گرتووە بە ڕایەڵەکانی گەمەکەوە، ئەویش گەمەی سەرکەوتنە. دیاریکردنی چارەنووس. با پرسیارێکت لێ بکەم کە گرنگێکی تایبەتی هەیە. ئەو بەهایانەیە دەردەخات کە لە دیاریکردنی ئامانجەکەتدا پاڵت پێوەداوە. پرسیارەکەم گرنگترین شتی ژیانت لە ئێستادا چییە؟ وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە و تەماشای ئامانجا هەڵبژێردراوەکانت بکە تا بزانی ئایا لە بازنەی بایەخپێدانەکانت نزیکی یان دوور. پرسیارێکی تر، ئایا دەروونت ئاواتی بۆ شتێک خواستووە و تۆش جەختت کردوتەوە لە بەدەستێنانی کاتێ بەدەست تێناوە سەرسامی دایگرتووی و بەسەر سوڕمانەوە لە خۆتت پرسیوە بەڕاستی ئەمە بوو چاوم تێبڕی بوو، باشە بۆچی وەک ئەوەی پێشبینیم دەکرد کامەران نیم؟ خوێنەری بەڕێز، ئەمە ڕوودەدات کاتێ حەزت بە شتێکە و ئەو شتە لەگەڵ بنامەکانتدا ناگونجێ، لەسەر بناغەی بەها ڕاستەقینەکان بنیاد نەنراوە کە هەریەکەمان خاوەنی. لەو تارێکمدا بە ناونیشانی ژوانێک لەگەڵ چارەنووسدا یەکێک لە ئامادەبووان پێیوتم بە درێژایی تەمەنم خەونم بە هاوسەرێکەوە بینیوە کە کۆمەڵی سیفاتی تایبەتی هەبێ. خەیاڵم ئاسوودە نەبوو تا ئامانجەکەم بەدەستێنە، وەلێ لە دوای ڕۆژانێکی کەم لە زەماوەندەوە چێژی ئەو کامەرانیم نەبینی کە خۆزگەم بۆ دەخواست. لە خۆمم پرسی ئاخۆ هۆکاری ئەمە چی بێ؟ لە دواییدا دەرچی ئەوەم کرد بەداخەوە لە دوای بەسەرچوونی کات کە لەو کاتەدا خولیای ئازادی و سربەستی و گەشت و تەواوکردنی خوێندنم بەداخەوە لە دوای کەمتر لە ساڵێک لێکجیا بووینەوە. ئەم نمونە واقعیە نیشانمان دەدا کە ئەگەر نەیاری هەبوو لە نێوان ئەوەی بە فعلی دەمانەوێ و ئەوەی ئارەزوەکانمان دەیەوێ ژیانت دەشێوێ. ئامانجە ڕاستەقینەکانت تووشی شپرزەی و نائاشکرایی دەبن. بە پێچەوانەی ئەوەشەوە لە حاڵەتی هەبوونی هەماهەنگی لە نێوان بەها و بایەغدان و ئامانجەکان و ئارەزوەکانت دەبینی کۆمەڵی هۆکار و پاڵنەری زۆرت هەن بۆ بەدەستێنانی ئامانجەکان. گرنگتر ئەوەیە کە کامەرانی پشوو دەبینیەوە گەر ئامانجەکانت دەستەبەر کرد و خواستەکانت بەدیهێنا. ئامانجی بەردەوام و ئامانجی دواهاتوو. ئەو کەسەی تەماشای ئامانجەکان دەکات دەبینێت جۆرێک لە ئامانجی دواهاتوو هەن، وەک واسێنان لە جگەرە کێشان یاخود فێربوونی زمان بە کۆتایی هاتنی ئەوەی دەخوازرێ بەدەست بهێنرێ ئامانجەکە کۆتایی دێ. ئامانجی بەردەوام وەک پلانکێشی بۆ ئایندەت یان پێشخستنی باری پیشەیی و خانەوادەیت یان پرۆگرامی ئاینی، ئەمانە ئامانجی هەمیشە بەردەوامن بە درێژایی ژیان لەگەڵ مرۆڤدا دەمێننەوە. بەردەوام هەوڵ بدە ئامانجەکانت سیفەتی بەردەوامی وەربگرن بەوەی ڕەهەندی دیکەی قوڵتریان پێ بدەیت. فێربوونی زمانیش ڕەنگە بە دوواداچوونی خولیان بڵاوکراوە یاخود ئاستی بەرزتری بەدوادابێ بۆ پەرەپێدانی ئەو زمانە. واسێنان لە جگەرە کێشان ڕەنگە بە چوونە نێو یەکێک لەو بانگەشانەی دژی جگەرە کێشان دەکرێن وریایی و لە باریانەوە دەدەن بکرێ. گرنگترین خاڵ لەم مەسەلەیەدا ئەوەیە بەرزترین ڕێژەی سەرکەوتن لە ئامانجە دواهاتوەکاندا بۆت دەستەبەر دەبێ. مەترسیەکانی پەشیمانبوونەوەی دوای بەدەستێنانی سەرکەوتنی شت لێ دوور دەخاتەوە. هەمومان دەبینین چەند کەس گەڕاونەتەوە سەر جگەرە کێشانیان قەڵەو بوون یاخود هەڵنوتانی دوای سەرکەوتن، ئەوەش بەهۆی ئەو سستیەی سەرگەرمی کردوون و هاوڕێیانە بە بەدەستێنانی ئەوەی هەوڵی بۆ دەدەن. جۆرەکانی ئامانجەکان. ئامانجەکان دابەش دەکرێن بۆ 3 جۆری سەرەکی. ئەوانیش: یەکەم، ئامانجی کورتخایەن. زۆربەی جار ئەم ئامانجە 15 خولەک بۆ نزیکەی ساڵێک دەخایەنێ. ئامانجەکە دیاریکرا و سادەیە، وەک خۆ ئامادەکردن بۆ کۆبوونەوەیەکی هاتوو، توێژینەوە، پرۆژەی دەرچوون، مەشروع التەخەڕوج، ئامادەبوون لە خولێکدا، کڕینی جلوبەرگ، گەشتکردن بە بەدەستهێنانی بڕێک سامان. گرنگترین مەسەلە لەم ڕێگایەدا ئەوەیە کە بە نایاب دەژمێردرێ بۆ مەشقکردن لەسەر دیاریکردنی ئامانجەکان و پەرەپێدانی نەریتی پلانکێشی لەلات. دووەم، ئامانجگەلی ماوەناوەند. چوارچێوەی زەمەنی ئەم جۆرە ئامانجە لە ساڵێکەوە بۆ 5 ساڵە و بریتیە لە بەدەستێنانی بڕوانامەی خوێندن، گۆڕینی ئۆتۆمبیل، ئامادەکردنی ماڵ. ئەم ئامانجانە بەردەوامیدانی باشن بۆ ئامانجە کورتخایەنەکان و یارمەتی دەدا بۆ وابەستەبوون و بە بەدەستێنانی ئامانجەکانتەوە. سێم، ئامانجگەلی درێژخایەن. هەموو ژیانت دەگرێتەوە پلانی ڕێگای ژیانت و نەخشەی پەیوەندیت بە خۆت و بەدیهێنەر و دەور و بەرتەوە دەکێشێ. چۆن ئەم ڕێگایانە لە ژیانمدا بەکاربێنم؟ با نمونەیەکی تایبەتی خۆمت بدەمێ لەبارەی مامەڵەکردنم لەگەڵ ئەم 3 جۆر ئامانجە و چۆنیەتی سەرکەوتنم لە دەستەبەرکردنیاندا. ئامانجە کورتخایەنەکان لە ژیانمدا. ژیانم بە کرێکاری لە میوانخانەیەکی 5 ئەستێرەییدا دەست پێ کرد. لە سەرەتای کارەکەمدا قاپشۆر بووم.
بەڵام لە هەمان کاتدا لەبارەی کاروبارەکانی میوانخانەکەەوە دەم خوێند لە ماوەی ساڵێکدا بڕوانامەم لە پەیمانگای میوانخانەکانی کاباک کەنەدا بەدەستهێنا. ئامانجا مام ناوەندەکان و کورتەکان لە ژیان. یەکێک لە ئامانجا ماوە ناوەندەکانی ژیانم ئەوە بوو ببمە بەڕێوەبەری ئەو چێشخانەی کارم دەکرد. پلانی خۆمم داڕشت کە بە دەستێنانی چەند بڕوانامەیەک بوو نزیکم بخاتەوە لە دەستخستنی ئامانجەکەم دیاریم کردن و بەدەستم هێنا. بڕوانامە لە بەڕێوەبردنی میوانخانەکاندا، بڕوانامە لە ڕەفتاری مرۆییدا، فێربوونی زمانی فەڕەنسی، فێربوونی زمانی ئینگلیزی. بەفعلی ئەم هەنگاوانم دیاری کرد و دەستم کرد بە جێبەجێکردن تاکو سەرجەمیانم بەدەستهێنا و بە ئاواتەکەم گەیشتم و بوومە بەڕێوەبەری چێشخانەکە. ئیدی لەو کاتەدا دەستم بەکار کرد بۆ بەدەستهێنانی ئامانجە درێژخایەنەکەم. ئامانجی درێژخایەنم ئەوە بوو ببمە بەڕێوەبەری گشتی یەکێک لە میوانخانە گەورەکان لە ساڵی 1986دا. ئەم ئامانجە بە بەدەستهێنانی بەرزترین سێ ئاستی لە بەڕێوەبەرێتی میوانخانەکاندا خستە ئەستۆم. سوپاس بۆ خوا ئاواتەکەم هاتە دی. یەکێک لە ئامانجەکانم ئەوە بوو ببمە ڕاهێنەرێکی ناودار، کەسایەتێکی ناسرا و خەڵاتێکی ڕێزلێنانی زانستی وەربگرم. لە ساڵی 1990دا خەڵاتی باشترین خوێندکاری دامەزراوەی میوانخانە ئەمریکیەکان ئەمریکان هۆتێڵ و ئەنجومەنی ئەمریکی بۆ خوێندنی نێوماڵم بەدەستێنە. لە خوێندن و پێشکەوتنم لە دنیای بەڕێوەبردندا مامەوە تا بڕیارمدا کۆمپانیای تایبەت بە خۆم بکەمەوە بۆ ئەوەی ڕۆڵێکی نوێ دەست پێ بکەم لە ئامانج و بەرزخوازی ئەوتۆ کە لەگەڵ بنەما و بەهاکانمدا بگونجێن و هاوتابن. سوپاس بۆ خوا ئەمڕۆ خاوەنی بڕێکی باش ئەزمون و فێربوونم بە چێژ و کامەرانیەوە لە خەونەکەمدا دەژیم. وێڕای و ئاستەنگ و ڕێگر و تەحەدیانەی ڕوبەڕووم بوونەوە وەلێ من بڕیارمدا بە سەرکەوتویی تەحەدیەکان تێپەڕێنم، بڕیارمدا بە سەریاندا زاڵ بم تاکو ئامانجم بەدەست بێنم. لێرەدا دەڵێم تۆش ئامانجەکانت بەدەست بێنە، دڵکارانە کاریان بۆ بکە، هەوڵ بدە بەردەوام لە ناختدا ئامانجی بەهێزی دیار بچنی و کۆشش بکەی بۆ دەستەبەرکردنیان. ئاگادار بەلەوەی ئامانجەکانت تەنها ئاوات و خۆزگە خواستن یاخود مەیل و ئارەزوو بن، ئەوە کاڵای هەژار و نەدارانە. ئەو کەسانە چەند زۆرن لە نێو بازنەی خۆزگە خواستندا دەژین، شتێک لە خەونەکانیان نەبۆتە واقعەیەک شایانی باز بێ. هەمیشە کار بۆ ئەو بکە ئامانجەکەت لە بەها و بنەمان ناوەچیەکانتەوە سەرچاوە بگرن، بەردەوام لە دەوریان بخولێتەوە و لێیان گوێ نەبیتەوە. دوانزە بنەماکەی دیاریکردنی ئامانجەکان. یەکەم، بەباشی دیاری بکە چیت دەوێت. هەموو ڕۆشناییەکە چڕ بکەرەوە بۆ سەر ئامانجەکەت، دیار و ئاشکرای بکە بە هەموو ڕەهەندەکانیەوە، بە ئاشکرایی بەرز و نزمەکانیەوە. لە کتێبەکەیدا چێژی کار متعة العمل دین سوێتلی لەو مانایە ئاگدارمان دەکاتەوە و دەڵێ بۆ ئەوەی بگەینە جێگایەک دەبێت سەرەتا بزانین بەرەو کوێوە دەڕۆین. جێگای پێکەنینە ڕێکردن ببینین، قۆڵ هەڵماڵین بۆ گەیشتن بە ئامانجێکی ڕەهەند ئاشکرا و بە وردی دیاری نەکراو. ئەوە کات و کۆشش بە هەدەر دەدات. دووەم، پێویستە ئامانجەکەت واقعی بێ و شایانی بەدەستهێنان بێ. ئایا وێنای پیاوێک دەکەی لە تەنیش زۆپایەکەوە دابنیشێ و پێی بڵێ گەرمیم بدەرێ دار و چیلکەی سووتاندنت دەدەمێ؟ وتەیەکی نالۆژیکی و ناواقعیە. وێڕای ئەوە کە دیارە کەسە دانیشتووەکە چی دەوێ؟ گەرمی دەوێ، بەڵام هەنگاوەکانی بۆ بەدەستهێنانی ئەوەی دەیەوێ ناواقعیە. لەبەرەوە کاتێک ئامانجێک بۆ خۆ دیاری دەکەی با لۆژیکی واقعی بێ و جێگای وەدیهێنان بێ. سێم، ئارەزووی کڵپەسەندوو. نرخ و بەهای ئەو ئامانجە چەندە کە ئارەزوویەکی کەڵپەسەندوو نای بزوێنێ. ئارەزووی بەهێز بریتیە لەو ئۆکسجینەی کە ئامانجەکان هەڵی دەمژن تاکو لەسەر زەمینەی واقع بژین. ئامانجەکان بەبێ ئارەزووی بەهێز ئامانجگەلێکی سستی مردون و ڕۆحیان تیانە. هەردەبێ ئارەزووت بۆ بەدەستهێنانی خەونەکەت مەیلێکی هەڵچوو دەرچوو بێ بە شێوەیە کەس نەتوانێت ڕای بگرێ، تەنانەت خودی خۆشت نەتوانێت بیوەستێنێ. چوارەم، لەگەڵ ئامانجەکەت بژی. کاتێ ئامانجەکەت دیاری دەکەی هەوڵ بدە بە درێژەی وردەکاریەکانیەوە بیبینی. بیهێنە پێشچاو وەک ئەوەی بەدەستت هێناوە و بەشێکیت لێی. هێنانە پێشچاو و وێناکردن واتە تەسەوڕکردن جوڵەی پەیوەستی نێوان عەقڵی ئامادە و عەقڵی پەنهانە. لەبەر ئەوە خوێنەری بەڕێز، ئامۆژگاریت دەکەم هەمیشە هەوڵ بدەی وێنەیەکی واقعی ئامانجەکەت بژێنیتەوە، لەگەڵ ورترین درێژەی ئامانجەکەتدا بژیت. دەگونجێ ئەوە تەرکیزی ئامانجەکە لە عەقڵی پەنهانتدا قوڵ بکاتەوە. ئەوەش هێز و پاڵنەر و پەرۆشی پترت دەداتێ بۆ دەستەبەرکردنی.
لە زانستی میتافیزیکادا هەمیشە دووپاتی دەکەینەوە کە عەقڵ وەک موگناتیس وایە، کاتێک خاوەنەکەی دەبینێ ئەوە ئامانجەکانی بەدەستدێنێ، گەرچی بە خەیاڵکردنیش بێ، ئیدی کەس و هەڵوێست و ئەو میکانیزمانە بۆ خۆی کێش دەکا کە یارمەتی دەدەن لە بۆ بەدەستهێنانی ئامانجە دیاریکراوەکە. پێنجەم، بڕیاردان. بەگەڕانەوە بۆ خاڵەکانی پێشوو دەبینین ئامانجەکەمان دیاری کردووە لەگەڵ مەودای واقعی بوون و شایەنبوونی بۆ بەدیهێنان، ئێستا بەڕوون و ئاشکرایی دەیبینی. هەنووکە دێنە سەر خاڵی تەوەرەیی کە ئەویش بریتە لە بڕیاری بەدەستهێنانی ئامانجەکە. ئەو بڕیارە هۆشیارانەیە کە بە مەیلێکی کڵپەسەندووەوە دەیاندەین، پێویستە بەوە جێبەجێی بکەین تاکو ببێتە واقعێک تۆ و خەڵکیش لەگەڵتدا تێیدا بژین. پێویست بووە لەسەرت ئەم ئامانجە بخەیتە سەرزەمینەی واقع. بڕیارەکەت بەو کەسانە بڵێ کە خۆشت دەوێن و بڕوات بە خۆشەویستیان هەیە تاکو پاڵپشتی و هاوکاریت پێشکەش بکەن. ئەم هەنگاوە ڕێگاتە بۆ ئەوەی لە خەونەکانت دابژی، بۆ ئەوەی بیکەیتە واقعێکی بەرجەستە. شەشەم، ئامانجەکەت بنووسە. مندان بە ئامانجی نەنووسراودا نانێم. ئامانجی نەنووسراو واتە خۆزگە و ئاوات، شتێکی جوانە، بەڵام ئامانجی نووسراو واتە ڕاستی. براین تریسی لە کتێبی فەلسەفەی بەدەستهێنانی ئامانجەکاندا دەڵێ هەموو شتێک بە قەڵەم و کاغەز دەست پێ دەکا. بە سانایی بڵین کاتێ بەسەری پەنجەکانت قەڵەم دەگری، ئەوە دوو فاکتەری بەهێزت بانکێشت کردووە لە هێزی مرۆیی. یەکەمیان جەستەیە کاتێ قەڵەم دەگریت و دەستت دەجوولێنی، دومیش عەقلیە کاتێ بیرکردنەوە سەرقاڵی ئەو ئامانجەیە، دەینووسی و دەیخوێنیتەوە. هەروەها دەنجی داهاتوو لە عەقلی پەنهانتەوە بۆ ئامانجە نووسراوەکە یەکبینە بەردەوام دەبێتەوە. هەفتەم، دانانی چوارچێوەی زەمەنی. لەگەڵمدا خەیاڵی یاری تۆپی پێ بکە کاتی دیاریکراوی نەبێ. خەیاڵکردن و بڕواپێکردنی قورس و ناڕەحەتە. هەروەها گۆڵف هەدەف وادەی دەستپێک و کۆتایی بۆ دانەنراوە. دیاریکردنی وادەی هەر ئامانجێک شتگەلێکی تا ئەو پەڕ گرنگ و بایەخدارت پێدەدا، وەک وابەستەیی و پەرۆشی و هێز. وەلێ پێویستە چوارچێوەی زەمەنی لەسەر بناغی واقعی بنیاد بنرێ، لەسەر بنەمای وزە و تواناییت بنیاد بنرێ. هەشتەم، بەرتواناییەکانت بناسە. زەخیرەی بەرتواناییەکانت ئیمکانیات ڕێزبەند بکە، بزانە چیت هەیە و پێویستت بە چیە هەدبن. هەر ئامانجێکە کەرسەی خۆی هەیە، بڕوانە چه ئامرازگەلێکت لەبەردەستە بۆ بەدیهێنانی ئامانجەکەت و ئەوەی پێویستیشتە. بە باشی خۆت بناسە، کار بکە بۆ بەرگەگرتنی هەڵە و نەنجی کە لە زەخیرەی بەهرەکانتدا دروست دەبێت. نۆیەم، ناڕەحەتیەکان دیراسە بکە و ئامادەیت بۆیان هەبێ. مادام ڕێبواری دنیای بەرز خوازیت، حتمیە هەر ڕوبەڕووی ناڕەحەتی و هەڵەنگوتن دەبیتەوە. سەرکەوتن بە سانایی بەدەست نایە، دەنا هەموو کەس بەدەستی دێنە. تەنها ئەوانەی توانای خۆڕاگری و دووربینی ئایندەیان هەیە بۆ ئاشکراکردنی ئاستەنگە هاتووەکان و ئامادەباشی چاک بۆیان، ئەو کەسانە توانستی تەحەدی و وەدیهێنانی ئامانجەکانیان هەیە. دەیەم، پێشڕەوی بکە. ئامانجەکانت بخەرە سەرزەمینەی واقع. هەمیشە هەنگاوی یەکەم ناڕەحەت دەبێ. مرۆڤ لە سەرەتای هەر پرۆژەیان ئامانجێکدا بەردەوام پێویستی بەهێزی پاڵنەر هەیە. هەر ئێستا دەست بکە بە دەستەبەرکردنی ئامانجەکانت بەوەی بیان خەیتە سەر زەمینەی واقع. بەبێ دوودڵی و خاو خلیسچی هەنگاوی یەکەم هەڵبگرە. ئەم هەنگاوە بەڵگەی هێزی ئامانجەکەتە. 11، پلانەکەت هەڵبسەنجێنە. ڕۆژێکیان کەسێک ویستی بگاتە جێگایەک پێداویستیەکانی بۆ ئامادە کرد و هەرچی لە گەشتەکەیدا پێویستی پێی دەبوو دەستەبەری کرد. پاشان بە خێرایی بە ڕێگاکەیدا ڕۆیشت ڕووە و جێگاکە. کەشەکە قورس و ناڕەحەت بوو، بار و دۆخیش نالەبار، وەلێ دوجار هەرگەیشت. لەوێدا کەسێکی بینی بە هێمنی دانیشت بوو، بە بەزەییەوە تەماشای دەکرد. کاتێ حاڵی خۆی بۆ باس کرد کە چۆن کات و کۆشی زۆری سەرف کردووە تاکو گەیشتۆتە ئەو جێگایە، پیاوەکە پێیوت سۆز و میهرەبانیت ئەگەر پرسیارت کرد ئەوە یەکێکیان لەبارەی پێشبینی ئەو شەمەندەفەرەوە هەواڵت دەدەنێ کە بۆ ئێرە دێت، خۆت دوور خستەوە لە بارگرانی و ماندوێتی. خوێنەری بەڕێز، بەر لەوەی ڕێگەی بەدەستێنانی ئامانجت بگریتە بەر، دڵنیابە لەوەی پرسیوتەوە ڕاوێژت کردووە و بە زانیاری و ئەزموونی تەواو پڕچەک بووی پشت و پەنات بێ بۆ گەشتەکەت، تاکو کات و کۆشت لە شتێکدا سەرف نەکەی کە هیچ سوودێکی نەبێ. 12، وابەستەبوون واتە ئیلتیزام. زێج لێر دەڵێ زۆر جارکە خەڵک شکست دێنن بەهۆی کەم تواناییانەوە نییە، بەڵکو بەهۆی کەم وابەستەبوونیانەوەیە. تۆماس ئەدیسۆن دەڵێ زۆر لە حاڵەتەکانی شکست لە ژیاندا هی ئەو کەسانەیە کە پەیان بەوە نەبردووە ئەو کاتەی خۆیان بەدەستەوە داوە
چەند لە سەرکەوتنەوە نزیک بوون. ئەدیسۆن نەیدەتوانی گڵۆپی کارەباییمان بۆ دابهێنێ بەبێ وابەستەبوون و سووربوونی لە دوای کۆمەڵی حاڵەتی زۆری شکستیەوە کە پێیدا تێپەڕیوە. دیزنی شاری خەونەکانی دروست نەدەکرد. کۆلۆنێل ساندرس دامەزرێنەری زنجیرە چێشخانەکانی کنتاکیمان نەدەزانی. ئەم کەسانە سەدان بەڵکو هەزاران جار شکستیان هێناوە و دۆڕاون، وەلێ وابەستەبوونیان بە وەدیهێنانی خەونەکەیانەوە کە خواستیان بووە بەرەو کەناری جیایی بردوون. هەنووکەش بە سەرکەوتویی لەم ژیانەدا سەر بڵندانە دەوەستن بەرەو ئامانج. هەنووکە کە تۆ کەرستەی پێویستت هەیە بۆ دەستەبەرکردنی ئەو ئامانجات کە پەرۆشی بۆی، با ئێستا ورتر دیاری بکەین ئەو ئامانجانە کامانن کە بە فعلی دەخوازی بەدەستیان بێنی. دەفتەر و قەڵەمێک بێنە، ئەوە گرنگترین شتە لە ژیانتدا ئەنجامی بدەیت. تۆ پلان بۆ داهاتوو دەکێشی، لێرەدا شتێک نابینم لەم کارە گرنگتر بێ. ئەو 5 لایەنەی ژیان کە پێشتر باسم کرد، ئاینی تەندروستی، پیشەیی، کۆمەڵایەتی کەسی، هەر پایەیەک لە لاپەڕەیەکی سەر بەخۆدا تۆمار بکە. لەژێر هەر پایەکدا لیستی خەون و خۆزگەکانت بنووسە. لە خەونە ئەستەمەکانیش مەترسە. پاساو بۆ خەونەکانت مەهێنەرەوە. هەرچی دەیخوازی و بە باڵایدا هەڵدەڵێی بینووسە. پاشان بەپێی یەکەمایەتی ئەولەویات خەونەکانت ڕێزبەند بکە. سەرەتا بە گرنگترین خەونت دەست پێ بکە کە ئاواتی وەدیهێنانیت هەیە، پاشان کەمتر و گرنگ و بەو شێوەیە. لە کاغەزێکی جیادا گرنگترین ئەو بەهایانە تۆمار بکە کە لە ژیانتدا پەیڕەوی دەکەی، وەک باوەڕ، دڵسۆزی، ئارامگرتن، خۆشەویستی و وابەستەیی، چونکە ئەم بەهایانە ئەو سوتەمەنیان کە خۆراک پێدەری ئامانجەکان و هێز و زەیان پێدەبەخشن. ڕێکاری لە ئامانجەکانتدا بکە تاکو تەری بە بەهاکانت بڕۆن. مەبەستی نایاب و دروست و مەردانە ناکرێ بە هۆکاری و سۆنگەی نامەشروع دەستەبەر ببن. خاوەنی بەهای نمونەیی پێویستی بە ئامانجگەلێک هەیە هاوتای بیر و باوڕەکانی بێ. قۆناغەکانی گەیشتن بە ئامانج. ئێستا تۆ خاوەنی لیستێکیت لە گرنگترین ئامانجەکانی هەر 5 لایەنەکانی ژیانت. گرنگترین ئامانجی هەر لایەنێک وەربگرە و لەسەر کاغەزێک بینووسە بە ئەندازەی کارتی کار، کاغەزێکی بچووک، با بەردەوام ئەو کاغەزت پێبێ. ئەوەی تێدایە لە بەیانیاندا و لە کاتی کار و بەر لە خەوتنیش بیان خوێنەرەوە. وابکە ئەم ئامانجانە لە زەینتدا ئامادە بێ، لە ویژدانتدا جێگیر و بەردەوامیش لە بەرچاوت بێ. پاشان خەیاڵی ئەو ئامانجانە بکە. ڕۆژانە پتر لە 3 جار خەیاڵی بکە لەبارەی چۆنێتی خەیاڵکردنەوە. ئەمە ڕێگەکەیەتی. لە جێگایەکی ئارام و ئاسوودەدا دابنیشە و بە قوڵی هەناسە بدە. هەناسەیەک هەڵمژە لەگەڵ ژماردنی 1 تا 4، پاشان دانەوەی هەناسەکە دیسانەوە لەگەڵ ژماردنی تا 4. چاوەکانت لێک بنێ، پاشان خەیاڵ بکە ئامانجەکەت بەدەست هێناوە. ڕوون و گەورەی بکە. مەبەست لەمە دروستکردنی وێنەی ڕوونی ئامانجەکەتە لە زەینت. زیاد لە جارێک دەیبینی تا دەبیتە ڕاستیەکی واقعی. چەند دەیبینی و تێیدا دەژی لە ناختدا شێتگیر دەبێ و هانت دەدا بۆ بەدەستهێنانی. لە بەیانی هەموو ڕۆژێکدا هەوڵ بدە بە دووپاتکردنەوە و ئیجابیەکان خۆت پڕچەک بکەی. ئەو دووپاتکردنەوەانە ئامانج و خەونەکەت لە عەقلی پەنهاندا جێگیر و چەسپاو دەکەن. وریابە پێویستە دووپاتکردنەوەکانت ئیجابی بن. لە عەقلی ئامادەشدا وەک من دەتوانم ئامانجەکەم دەستەبەر بکەم، من بڕوام بە تواناکانم هەیە لە بۆ سەرکەوتن، من بەهێزم و توانای کردنیم هەیە. وەها جوولە و هەڵسوکەوت بکە کە بەڕاستی ئامانجەکەت بەدەستهێناوە. بەسەر بڵندی بە ژیاندا ڕێبکە، بۆنی خۆشی گەشتبینی هەڵبنبژە، وەک ئەوە بژی کە شکست بۆ تۆ نەخڵقاوە. سەرکەوتن زۆر لێت نزیکە، تەنها مەسەلەکە کاتە دەنا لە نێو دەستەکان تا دەبێ. چەند وەها هەڵسوکەوتمان کرد کە ئامانجەکەمان بەدەستهێناوە، هێندەش دەروون و عەقلی پەنهانمان لەسەر ئیجابی بوون و گەشتبینی و هیواداری هانداوە. ڕێسایدا بەکاربێنە. ڕۆژانە شتێک بکە تەنها 10 سانتیمەتر لە ئامانجەکەت نزیک بخاتەوە. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا دەبینی کە بەڕاستی پێشکەوتنێکی بەرچاوت خڵقاندووە. زۆربەمان لە سەرەتاکان و هەنگاوەکانی یەکەم دەترسین. هەوڵ بدە بەسەر کێشەی سەرەتادا زاڵ ببی، بەوەی بەهێمنی و ڕامانەوە ڕوبەری فراوان بەرەو خەونەکەت ببڕی. ڕوبەرگەلی سادەی نەبینراو، بەڵام لەگەڵ کاتدا دەبینی بوونەتە هەنگاوانێکی گەورە کە بۆ کۆتایی هێنان بە ئامانجەکەت و گەیشتنت بە مەبەستەکەت هانت دەدا. بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرە، بە توانە بە بۆ دانی ئەرک و تێچوونەکانی ئامانجەکەت. هەمیشە بەشێک بە لە چارەسەر. نابێ دەستەوەسان بوەستی لە بەردەم کێشە کتوپڕ و ناکاوەکاندا. لۆمەی ئەوانی دی مەکە لەسەر هەڵەکانیان و خۆت بە دوور مەگرە لە ئەستۆگرتنی بەرپرسیارەتی. ئازایەکی پێشڕەو بە، ورە بەرزی پێویستی بە پیاوی ئازا هەیە. باوەڕداری بەهێز لای خوا خۆشەویسترە لە باوەڕداری لاواز. ڕێگای بەرەو ئامانجت. یەکەم،
لیستی خەونەکانت تۆمار بکە و بەلایەنی کەمەوە دەخەون لەوانەی دەخوازی بەدەستیان بێنی بنووسە. دووەم، بەپێی یەکەمایەتی خەونەکانت ڕێزبەند بکە. سێ، بنەما و بەهاکانت تۆمار بکە. چوار، لیستێکی نوێ بۆ خەونەکانت تۆمار بکە هاوڕێ لەگەڵ لیستی بەهاکانت. 5. لانی کەم بۆ هەر ئامانجێک 3 هۆکاری پێویست بنووسە کەوەها لە ئامانجەکەت دەکەن زەرور بێ. 6. ئەو کێشانە بنووسە کە پێشبینی دەکەی ڕوبەڕوود ببنەوە لە کاتێکدا تۆ بۆ وەدەستێنانی ئامانجەکەت ئەو ڕێگایانە پەیڕەو دەکەی کە دەخوازی بەهۆیانەوە بەسەر ئەو کێشانەدا زاڵ ببی. 7. ئامانجەکانت پۆڵیم کە بۆ ئامانجی کورتخایەن، ئامانجی ماوە ناوەند و ئامانجی درێژخایەن کاتی دیاریکراو بۆ دەستەبەرکردنی هەر ئامانجێک دابنێ. 8. بە بەردەوامی ڕێکاری ئامانجەکانت دابکە. با پلانی جێبەجێکاریت مرونەت و قابلیەتی گۆڕین و ڕێکاری هەبێ بەپێی پێشهاتە ناکاوەکان. لە کۆتاییدا پیرۆزبای لێ دەکەم خوێنەری بەڕێز، ئێستا تۆ خاوەنی بەهێزترین هۆکارەکانی بەدەستێنانی ئەوەی کە دەیخوازی کلی لە سەرچیەکانی بەدەستێنانی ژیانی هاوسەنجی کامەرانت هەیە. هەموو ئەوەی لەسەر تا ئەنجامی بدەی ئەوەیە کە ئێستا و بەر لە هەر کاتێکی دی خۆزگە و خەونەکانت بخەیتە سەر کاغاز. لەگەڵ خەونەکانت ڕوبەڕوو ببیتەوە، لە نزیکەوە بیزانی و بیناسی ئایا فێڵی بەیانی دەیکەم دایپۆشیویت؟ بەیانی دەبم بڕیارەکە بڕیاری خۆتە، خەونەکەشت خەونی خۆت. قەدەریش هەمیشە لایەنگری کەسە جددی و دڵسۆزەکانە. تۆ ببە. دووەم، بەڕێوەبردننی کات. ئازادبوون لە خوراافەی نەبوونی کاتی تەواو یەکەمین وێزگەی دەرچوونە بەرەو ژیانێکی ڕێک و ڕێکخرا و قۆستنەوە و بەگەڕخستنی نمونەیانەی کات و بۆ ژیانیشە بە شێوەیەکی گشتی. دکتۆر ئیبراهیم الفەقی. ستراتیژی بەڕێوەبردننی کات. کات گرانبەهاترین شتە کە لەم ژیانەدا هەمانە، بەوەی کە ئێمە هونەر دەنوێنین لە بەفیڕۆدان و کوشتن و زیادەڕۆییکردن تێیدا. باکمان نییە بەوەی کە لە ڕاستیدا ئێمە خۆمان دەکوشین، وەک دەڵێن کات ژیانە. خوراافەیەکی بڵاو لە نێو خەڵکدا هەیە، ئەویش ئەوەیە کە دەوترێ کاتم نییە. کەسانێک دەڵێن ڕۆژێک دێ کاتی فراوانم هەبێ بۆ بەدەستێنانی ئەوەی تێیدا دواکەوتوم. ڕۆژێک لە ڕۆژان کاتێک دەبینمەوە ڕێم بدات مۆڵەت وەربگرم، یاخود ماوەیەکی درێژتر لەگەڵ خێزانەکەم بەسەر بەرم، یان بۆ خوێندنەوەی کتێب یاخود ممارەسەکردنی وەرزش. ڕۆژێک کەسێک پێی گوتم 24 کاتژمێر بەس نییە بۆ کردنی ئەوەی دەمەوێت لە ڕۆژێکدا ئەنجامی بدەم. ئایا بەڕاستی لە ژمارە کاتژمێرەکانی ڕۆژدا کێشەیەک هەیە؟ ئەو کاتێک بۆمان ڕەخساوە بەس نییە بۆ ئەنجام گەیاندنی ئەو کارانەی کەوتونەتە ئەستۆمان، یاخود کێشەکە لە ڕێگنەخستنی کاتەکانمان و مامەڵە لەگەڵ نەکردنیدایە بە شێوەیەکی پیشەگەری؟ لەو شتانەی داپیانراوە ئەوەیە کە هەر کاتێک تاچێک لە ئێمە لە ڕۆژێکدا 24 کاتژمێری هەیە، دەوڵەمەند و هەژار، کامەران و کەساس، پیاوانی کار و گسک دەرەکان. ئەگەرچی هەمووانمان لەو بڕەکاتێ هەمانە هاوبەشین، وەلێ زۆر جیاوازین لە چۆنیەتی بەکارهێنان و سەرفکردنی ئەو کاتەدا. لە توێژینەوەیەکدا کە مایکل فۆرتینۆ پسپۆڕی ئەمریکی لە بەڕێوەبردننی کاتدا ئەنجامیدا و 20 ساڵی خایەند، بینی کە کەسی ئاسایی کاتەکەی بەم شێوەیە سەرف دەکات. 7 ساڵ لە گەرماودا، 6 ساڵ لەسەر مێزی نان خواردن، 6 مانگ لە چاوەڕوانکردنی هێماکانی هاتوچۆ، 120 کاتژمێر لە شۆردنی ددانەکانی. هەر لە توێژینەوەکەی فۆرتینۆدا هاتووە کە ڕۆژانە مرۆڤ 4 خولەک لەگەڵ هاوبەشی ژیانیدا دەدوێ، تەنهانی خولەکیش لە قسەکردن لەگەڵ منداڵەکانیدا. بەپێی ئەو ژمێرکاریە دەڵێم ئەو کەسەی تەمانی دەگاتە 80 ساڵ تەنها 240 کاتژمێر واتە تەنها 10 ڕۆژ لە ئاخاوتن لەگەڵ منداڵەکانیدا بەسەر دەبە. واتە مەبەستی ئەم ئامارە ئەوەی دەمەوێت بڵێم و جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە کێشەی بنەڕەتیمان نەبوونی کاتی تەواو نییە بۆ کردنی ئەوەی دەمانەوێت جێبەجێ بکەین، بەڵکو لە بەگەڕنەخستنی کاتە بە شێوەیەکی نمونەیی و درست بۆ کردنی ئەو کارەی دەبێ بیکەین. ئازادبوون لە ئەفسانەی نەبوونی کاتی تەواو یەکەمین وێزگەی دەرچوونە بەرەو ژیانێکی ڕێک و ڕێکخرا و قۆستنەوە و بەگەڕخستنی نمونەیانەی کات و بۆ ژیانیشە بە شێوەیەکی گشتی. بە هەدەردانی کات. سەرجەم ژیارە مرۆیەکان گرنگی و بایەخی کاتیان دووپات کردوتەوە. هەموو فەیلسوف و داناکان وریاییان داوە لە مەترسی زیادەڕۆیی تێیدا و بە فیڕۆنەدانی. لە ئاینی ئیسلامیشماندا دەبینین پێغەمبەر درودی خوای لێبێ جەختی لە مەترسی بە فیڕۆدانی کات کردوتەوە بە وتەی نیعمەتانی مەغبون فیهما كثير من الناس الصحة والفراغ. مەبەستی پێغەمبەر درودی خوای لێبێ ئەوەیە کە دوو بەخشش لەلایەن خواوە بەخشراوەتە مرۆڤ، وەلێ نمونەیانە وەگەڕی ناخە. ئەو دوو بەخششەش بریتین لە تەندروستی و کات.
کەسێک نییە کات و ساتەکانی بەفیڕۆ بدە، چونکە لە ڕاستیدا ژیانی خۆیەتی دەیکوژێ. یان وەک زانای پایدار حەسەن البەسری وتوێتی ئەی ئادەمی زاد، تۆ ڕۆژانێکی گەر ڕۆژێکت ڕۆیشت بەشێکت دەڕوە. عاقڵ ئەو کەسەیە کە کاتەکەی بە شێوەیەکی نمونەیی و ڕێکخراو دەقۆزێتەوە، ڕێنادا شتە بچووکەکان بەکاری بێنن تەمەنی داگیر بکەن. بۆچی کاتەکانمان بە هەدەر دەچن؟ گەر کات فاکتەرێکی جەوهری بنوێنێ بۆ هەر یەکەمان، ئیدی بۆچی زۆربەی مرۆڤەکان کاتەکانیان بە بێهودە بەفیڕۆ دەدەن؟ بە تەماشاکردنی واقعی مرۆڤ دەبینین دوو فاکتەر هەن بە شێوەیەکی گەورە کاریان کردوتە سەر خەڵک و پاڵی پێوە ناون بۆ ئەو لە بەردانە بە سوێی کات، ئەوانیش بە هاونەریتەکانن. تۆ خوێنەری بەڕێز، بیر و باوڕەکانت لە دوو سەرچاوی سەرەکیەوە بەدەستێنەوە، ئەوانیش یەکەم دایک و باوک. ئەوەی داویانە بەگوێتدا لەبارەی کاتەوە و ئەو ڕایانەی دەریان بڕیوە لەبارەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کاتەکانتدا، هەروەها لە ڕێی مامەڵەکردنیان لەگەڵ کاتەکانی خۆیاندا. تێبینی کراوە خێزانێک کە هەستی ڕێخستنی کارە یەکەمینیەکان و مامەڵەکردنی نمونەیی لەگەڵ کاتدا لە ناخی منداڵەکان ڕۆڵەکاندا بچێنێ، ئەوانیش بە هەمان شێوە بە بابەشی مامەڵە لەگەڵ کات دەکەن و کات بەفیڕۆ نادەن. ڕۆڵەکان هەستی بایەغداری کاتیان لا دروست دەبێت لەگەڵ ئارەزووی زێدەڕۆیی نەکردن و بەفیڕۆ نەدانی. بە پێچەوانەشەوە ئەو خێزانانەی بە پەشێوی و بایەغ نەدانەوە مامەڵە لەگەڵ سەعات ژمێرەکاندا دەکەن، مەیلی بە هەدەردانی کات لە ناخی ڕۆڵەکانیاندا دەچێن و بەهای ڕاستەقینەی کاتیان لەلا دەکوژن. دووەم دەوروبەرت. ئەندامانی خێزان دراوسێ هۆکانی ڕاگەیاندن بە کورتی ئەو کۆمەلگایی تێیدا دەژی ئەگەر قەناعەتی بە بایەخ و گرنگی کات نەبوو، بە دڵنیاییەوە تاچی ناتەندروست لە مامەڵەکردنیان لەگەڵ کاتدا دروست دەبێت. بەداخێکی زۆرەوە ئێمە بەم بیر و باوڕ و بەهایەنەوە دەژین کە لە ژینگە و دایک و باوکمانەوە بۆمان ماونەتەوە. زیاد لەوەش نائاگاهیانە لە ناخی ڕۆڵەکانیشماندا ئەم هەستە دەچێنین تا دەبێتە میراتێکی قورس و گران. کاری خۆی دەکات لەسەر ڕێگریان لە گەشەکردن و پێشکەوتن. بۆ ئەوەی لە بازنەیەکی بەتاڵدا نەسوڕێینەوە، یەکێک لە گرنگترین ئەو هەنگاوانەی ئامۆژگاریان لەبارەوە دەدەم تێکشکاندنی ئەو بیر و باوڕ و بەهایانەیە و باوەڕ نەبوونە بەوەی کات بەهادارترین بەخششی ژیانە. لە دوای نەریت و بەهاکان فاکتەرێکی دیکەی گرنگ دێ هۆکاری بەفیڕۆدەری کاتمانە، ئەویش دید و تێڕوانینی سەلبیە بۆ خود. تۆ کە بەرنامە ڕێژکراوی لەسەر نەریتی سەلبی و ئیجابی، ئەوە لە خێزان و ژینگە تایبەتەکەتەوە بەدەست هێناوە. ئەم بەرنامە ڕێژیە کاری کردوتە سەر بیر و باوڕت لە ناتواناییت بۆ ڕێخستنی کاتەکەت و مامەڵەکردنی ئیجابیانەی جددی لەگەڵ کاتژمێردا. هێشتا ئەو بڕوایانت سەر لێ دەدەن هەر کات بانگت لە خۆت کرد بۆ ڕێزبەندی کارە یەکەمایەتیەکان و ڕێخستنی ژیانت، ورەت دەڕوخێنێ ناڕەحەتی و گرانی ئەوەی دەخوازی پێی هەڵبستی و وەیە دەدێنێتەوە. دەگەڕێمە و دووپاتی دەکەمەوە. وەستان لە بەردەم تەوژمی هزری سەلبی و بەرەنگاریکردنی تەنها وابەستەبوونی جددی بە فێربوون و بەجێهێنانەوە توانای وێرانکردن و لە ناوبردنی دەبێت. بۆچی کاتت بە هەدەر دەچێت؟ یەکەم، دووەم، سێەم بنووسە. سوودەکانی ڕێخستنی کات. یەکەم، کۆنتڕۆڵکردنی ڕۆژەکەت. کاتی ڕۆژەکە دەست پێ دەکەیت و وێنایەکی ڕوونت دەبێت لەسەر ئەوەی لە میانەی ئەو ڕۆژەدا دەیکەی، هێزێکت دەبێت بۆ بەڕێوەبردنی ئەو پێشات و ناکاوانەی ڕوبەڕوود دەبنەوە و یان هەوڵی ڕێگریت دەدەن. دووەم، دەرفەتی وەگەرخستنی نمونەیانەی ڕۆژەکەت دەداتێ کە بەرنامەیەکی ڕوون و ئاشکرات هەبوو بۆ بەڕێوەبردنی کاتت، لە ڕاستیدا چاویلکەیەکی بێگەردت هەیە لە میانیەوە بەڕوونی دەڕوانیتە ڕوبەرە بەتاڵەکانی کاتت. ئەوە شەیارمەتی دەدات لەوە گەرخستنی نمونەیانەی کاتەکانت و پەرۆشی و وزەت پێدەدا و بۆ مامەڵەکردن لەگەڵ هەر خولەک و چرکەیەکدا. سێم، ڕێت پێدەدات لە دۆزینەوەی کات بۆ کۆبوونەوە و خۆشی. بەڕێوەبردنی دروستی کاتت دوات لێ دەکات کاتی فراوانت هەبێ بۆ ئاوردانەوەیەک لە خێزانەکەت، هاوڕێیانت. ئەوەش یارمەتی دەدات لە پەرەپێدانی چالاکی کۆمەڵایەتیەکانتدا سەرباری بوونی کات بۆ خوێندنەوە و خۆشی و ڕابواردن. دزەکانی کات. بەڵێ دزانێک هەن بۆ کات لە ناوبەری زەمن و بە فیڕۆدەری خولەک و چرکەکانن. با هەندێ لەوانە باس بکەین. یەکەم، خاوەکردن و دواخستن. ئەمە ناودارترین و کاریگەرترین دزی کاتە. زۆربەی خەڵک عاشقی دواخستن و ئەمڕۆ سبەی پێکردن و خاوەخاون، هەروە عاشقی پاساوە جیاوازەکانن بۆ دواخستنی کاری ئەمڕۆن بۆ سبەی.
سەیرە کەسێک کە دەتوانێت ئەو کارەی خراوەتە ئەستۆی بیکە و کۆتایی پێبێنێ کەچی بە شێوەیەکی سەرنجڕاکێش پێداگرە لەسەر دواخستنی کارەکە بەبێ هیچ هۆیەکی قەناعەت بەخش. لە ڕاستیدا دواخستن و ئەمڕۆ سبەیکردن هۆکاری خۆیان هەیە. با باسیام بکەم تاکو بەدانایی و زاناییەوە مامەڵەیان لەگەڵ بکەین. یەکەم، ناچارکردن. مرۆڤ خۆنەویستانە لەو کارە هەڵدێ کە خراوەتە ئەستۆی. گەر ئەوە خستنە ئەستۆیەکی ڕاستەوخۆ بێ پێویستی بە کۆشش و کارکردن هەیە. دەرونی مرۆڤیش هەمیشە عاشقی پشوو و خۆشحاڵیە. بە نەبوونی پەرۆشی. گەر کەسێکمان پەرۆشی پێویستی نەبوو بۆ ئەنجامدانی کارێک، خۆی دەبینێتەوە کە لە کارەکە دوور دەکەوێتەوە و هەوڵی خۆر لێ ڕزگارکردنی دەدات. تا ترس هانە دەدا بۆ کاردواخستن. ترس لە شکست یان گاڵتە پێکردن وا لێ دەکا ئەنجامدانی کارەکە دوا بخەی. ڕۆژ دوای ڕۆژ و کاتژمێر لە دوای کاتژمێر دوای دەخەی. دووەم، تێکەڵبوونی بایەخی مەسەلەکان. زۆر لە خەڵک کارە یەکەمایەتیەکانیان نازانن چی پێدەبەخشن و چی پێش دەخەن و چی دوا دەخەن. بەکام کار و مەسەلانە دەست پێ دەکەن، دەیانەوێت چی بکەن و چیش پێویستە دوا بخرێ. ئەم دزە لای کەسانی ڕوونبین شاراوە نییە. مرۆڤ سەرسام دەکا لە کارەکەی، کاری کەم بایەخ دەکات و بایەخدارترینەکان واز لێ دێنێ. لەگەڵ مەسەلە بێنرخەکاندا کار لێک دەکا و گوێ نادات بە مەسەلە مەزنەکان. لە زۆربەی کاتدا کەسی ئێمە بەتاڵە و هیچ شتێک ناکات. سێەم، نەبوونی بیرکۆیی، تەرکیز. دەست بە کارێک دەکا و پاشان لە کار دەوەستێ بۆ ئەوەی پەیوەندیەکی تەلەفۆنی ئەنجام بدە یاخود کارێکی تر بکە. ئەوە کاتێکی زۆر بەفیڕۆ دەدا. چوارەم، نەبوونی تواناییت لە بۆ وتنی نا. ئەو کەسەی شەرم دەکا لە ڕەتکردنەوەی ئەو سەردان و داوت و توێژانەی وادەی پێشتریان نییە، خۆی بە ونبوو دەبینێتەوە، ناتوانە لە خاوەنبوونی دڵەوی کاتەکانی. پێنجەم، بڕینە ناکاوەکان. پەیوەندیەکی تەلەفۆنی ناکاو، هاوڕێیەک بەبێ وادەی لە پێشینە، ئەم پێبڕینانە بیرکردنەوەی زەینێت دەپسڕێنن، زۆر لە کاتیشت دەبن. شەشەم، هەوڵ و تەقەڵای دووبارە بۆەوە. بۆی لە شتێکدا شەکەت دەبی وازی لێدێنی بۆ ئەوەی شتێکی تر بکەیت، پاشان جارێکی تر بۆ کارەکەی سەرەتا دەگەڕێیتەوە. ئەم مەسەلەی وا لێ دەکات توانایەک سەرف بکەیت، دوو هێندەی ئەوەی پێویستە سەرفی بکەیت. هەفتەم، پلانی ناواقعی. بەوەی بە شێوەیەکی ناڕێک و پێک پلان کێشین و کاروبارەکانمان ڕێک بخەین. ئەو کارەی 5 ڕۆژی دەوێ ڕۆژێک یان 2 ڕۆژی دەدەینێ. کار و مەسەلەیەکی 2 ڕۆژی بووێ 4 یان 5 ڕۆژی دەدەینێ. ئەمە دەکرێت پشێوی لە ژیان دەبڵاو بکاتەوە کاتیشت بە هەدەر بدە. هەشتەم، نەبوونی یاسا. کاغەزەکانت پەرش و بڵاون، پێداویستیەکانت پشتگوێ خراون، هەمیشە و بەردەوام لە دووی مۆبایل و کلیل و جانتای کارت دەگەڕێ. هەموو ئەمانە شتگەلی سادەن وەلێ کاتت بەفیڕۆ دەدەن. بێگومان دزی دیکە هەن بۆ دزی هەڵکوتنە سەرت، بەڵام ئەوەی باس کرا مەترسیدارتر و بەهێزترینیانن. گرنگترین کات بەفیڕۆدەرەکان لە دیدی تۆوە. یەکەم، دووەم، سێەم بنووسە. ڕێگای نمونەیی بۆ مامەڵەکردن لەگەڵ دزەکانی کاتدا. چۆن لەگەڵ دەردی کاردواخستندا مامەڵە بکەیت. گەر تۆ لەو کەسانەی لە 3 جار زیاتر کارەکان دوا دەخەن، ئەوە خاوەنی کێشەی و پێویستە بە چارەسەر هەیە. چارەسەری دواخستنی کاریش سەرەتا بە هەڵوەستەکردن و چاوخشانەوە دەبێ بەو کارەی دوای دەخەی و ئەمڕۆ سبەی پێ دەکەی. پرسیار لە خۆکردن لەبارەی سوود و کەڵکی ئەم کارە و بایەخەکەی، ئایا کارەکە گرنگە یان دەکرێ کەسێکی تر پێی هەڵبستێ یاخود گرنگ نییە و لە پاشان هەڵدەوەشێنرێتەوە. ئەم هەڵوەستە بە هەندە ڕوبەڕوو دەتخاتە بەردەم کارەکەت و ڕوبەرێک ناهێڵێتەوە بۆ تەمبەڵی یاخود هەڵاتن لە بە ئەنجام گەیاندنی کارەکەت. بەباشی کارە یەکەمەیەتیەکان دیاری بکە. فێر بە چۆن خشتە بۆ خۆت دابنەی کە کارەکان و ئەوەی دەخوازی ئەنجامی بدەی لە خۆ بگرێ. خشتەکە دابەش بکە بۆ 3 خانەی سەرەکی وەک ئەوەی لە بەردەمتدا ڕوون کراوەتەوە. یەکەم، گرنگ و بەپەلە کۆبوونەوەی کۆمپانیا لە هەشتی بەیانیدا. گرنگ و بێپەلەکردن سەردانی ماوەماوەی کارمەندان، کاروباری ئاسایی، سەردانی خێزانی. دووەم، گرنگ و بەپەلە تەلەفۆنکردن لەگەڵ کار ئاشنا، سەبارەت بە کاتژمێر 2 پاژنیوەڕۆ. گرنگ و بێپەلەکردن ئامادەکردنی یاداشنامە، کاروباری ئاسایی، ڕۆیشتن بۆیانە لەگەڵ خێزاندا. گرنگ و بەپەلە کۆتایی هێنانی راپۆرتی ئێکسکۆ پێشکەشکردنی بە ئیدارە لە کاتژمێر 3 عەسردا. گرنگ و بێپەلەکردن پلان کێشی بۆ پرۆژە، کاروباری ئاسایی، خوێندنەوەی کتێب. دەکرێت لەگەڵ ئەم خشتەیەدا بە مرونەتەوە مامەڵە بکرێ بە جۆرێک کە لەگەڵ تۆدا بگونجێ.
ئاگایی دەدەم لەسەر پێویستی حسابکردن بۆ پێبڕینە ناکاوەکان. وابەستەبوونیش دووپات دەکەمەوە بەکردنی کارەکان بەپێی ڕێزبەندی نێو خوشتەکە و کۆتایی پێهێنانی بەر لەوەی بچیتە سەر کارەکەی دواتری و بەو شێوەیە. جەختی تەواو بکەرەوە سەر ئەوەی لە نێو دەستەکانتدایە. ڕێمەدا بیرڕۆین بەشێک لە زەینت ببە. گەر بە مەسەلەیەک دەست پێکرد کار بۆ کۆتایی پێهێنانی بکە. گەر هەستت بە بیرڕۆیشتن کرد بەرهەمەکانی کۆتایی پێهێنان بە کارەکە وەیادی خۆت بهێنەرەوە و هەوڵ و کۆشش بکە بەهێزتربی لە هاندەرانی تەمبەڵی و سستی کە سەردانت دەکەن و بەدوود دەکەون لەبارەی کۆتایی هێنان بە کارەکەت. فێری وتنی ناببە. فێر بە لەبەردەم هەموو ئەوەی دەیەوێت کاتت بە هەدەر بدا و بێ ئەوەی مافی هەبێ لێی بخوا بڵێ نا. ئاگادار بەبەر لەوەی بڵێ بەڵێ و خشتەی کارەکانت بەشت گەلێکی ناگرین قەرەباڵغ بکەی دوودڵمە بە لە ترسی ئەوەی نەبادا ئەو کەسەی پێی دەڵێنا تووڕە ببێ. دوای ماوەیەک لە شێوازەکەت تێدەگەن و دوجاریش تۆ براوەی لە وتنی وشەینا. پلانکێشی لۆژیکی. بەر لەوەی دەست بە پلانکێشی بکەی بە باشی کاغەزەکانت ڕێک بخە. واقعی بە لە دیاریکردنی ئامانج و پلانەکانت. لۆژیکی بە لە دیاریکردنی کاتی پێویست بۆ هەر کارێک. وەک باسمان کرد دووبارەکردنەوەی پلاندانان واتە بە هەدەرچوونی کاتێکی دیکە. لەگەڵ بۆنە کۆمەڵایەتیەکاندا بە بەهێزی مامەڵە بکە. بۆنە کۆمەڵایەتیەکان دەرگایەکی گرنگن بۆ ناسینی خەڵک و کرانەوە لەگەڵ ئەوی دی. بەڵام یەکێکیشە لە گرنگترین کات بە فیڕۆدەرەکان ئەگەر بە شێوەیەکی جددی و یەک باوڕانە مامەڵەمان لەگەڵ نەکردن. لەبەرەوە گرنگە بە چاوێکی پشکێنەرانە بڕوانیتە ڕووداوە کۆمەڵایەتەکە. بۆ نەهایەکان دەتوانی بەبێ زیان بۆ بیانویان بۆ بێنیتەوە و کەسێک لە جێ خۆت بنێری. بۆنەی دی هەن ئامادەییان دەبی و پاژماوەیەکی کورد مۆڵەتی ڕۆیشتن وەردەگری. گرنگ ئەوەیە وانەکەی ئەو بۆنانە لە نێو دەریای خۆیاندا نقمت بکەن. ئەمانە هەندێک ئامۆژگارین دەکرێت لە ڕێیانەوە دش بە دزانی کات پارێزگاری لە کاتەکانت بکەیت. دیسانەوە جەخت دەکەمەوە بوونی قەناعەتت بە گرنگی ئەو خولەکەی تێیدا دەژی پاڵنەر و ورە بەرزی دەداتێ بۆ پارێزگاریکردنی ژیان و کاتت لەوەی بە هەدەر نەچن. پرسیارە گرانەکە چی دەکەی ئەگەر ئاشکرات کرد تەنها 6 مانگ دەرفەتت لە بەردەمدا ماوە بۆ ژیان لەسەر ڕووی زەوی؟ ڕەنگە پرسیارەکە ڕادەیەک لە سەیرەتی و ڕەشبینی و لەوانەیە ئازاریشی تێدا بێ وەلێ هەندێک ڕاستیشمان بۆ ڕۆشن دەکاتەوە. ئایا بیرت لەوە کردوتەوە گەر ڕۆژانی تەمەنت تەنها ئەو ڕۆژە دیاری کراوانە بن لەگەڵ چێ بەسەریان دەبێت؟ چۆن بەسەریان دەبێت؟ ئەو کارانە کامانن کە بە خێرایی ئەنجامیان دەدەیت. ئەو کارانە کامانن کە بە خێرایی ڕادەپەڕی بۆ جێبەجێکردنیان یان سازاندن یاخود ڕێککاریان. وەڵامدانەوەت بۆ پرسیارانە لایەنی تاریکی بیرکردنەوەت ڕووناک دەکاتەوە. هەواڵت دەداتێ گەر کارێک هەبێ و پێویست بێ ئەنجامی بدەی هاوڕەیەکت پێویستی بە ئاشکردنەوە هەیە کەسانێکی نزیکەن زەمانێک تێپەڕیوە بێ ئەوەی سەردانیان بکەیت. بەڕێوەبەری کات بۆ دەمزەرکردنەوەی هیممەت و ورەت ئامادەکردنی بۆ ئەوەی ببێتە پێشەوایەکی باشی کاتەکەت وریای ئەمانەی خوارەوە بە. بڕیار بدە تۆ دەبیتە بەڕێوەبەری نایابی کاتت نابۆ ئەمڕۆ و سبەی و دواخستن و کاتی بە فیڕۆچوو. هەواڵی ئەمورەیەت بە دەوروبەرت بدە و داوایان لێ بکە یارمەتیت بدەن. لە زەینتدا وێنەی خۆت بکێشە دوای ئەوەی توانیوتە کۆنتڕۆلی کات و مامەڵە لەگەڵکردنی بکەی بە پیشەگەری و شارەزایانەوە. خشتەی کارەکان ئەنجام بدە کە پێشتر باسمان کرد بیکەرە شێوازی ژیانی ڕۆژانت. زوو بن و زووش لە خەواستە لە بەیانی زوودا عەقڵی پەنهان پتر بە ئاگایە. بەر لە دەستکردن بە هەر هەنگاوێک هەموو ئەوەی لە میانەی ئەو هەنگاوەدا پێویستە ئامادەی بکە. کۆمپیوتەر، قەڵەم، ڕاستە. ئەوە دوور دەخاتەوە لە پەردبوونی زەین و بەفیڕۆدانی کات لە پشکنین و گەڕان بە دوو شتەون بۆکاندا. پرۆژە گەورەکان دابەش بکە بۆ پرۆژەی بچووک بەش بەش جێبەجێیان بکە تاکو بە تەواوی کۆتاییان پێدێنی. ستراتیژی دەخولەکەکە بەکاربێنە. ئەگەر کارێکت هەبوو دەبوو پێی هەڵبستی بەڵام دەروونت داوای دواخستن و پشتگوێخستنی لێ دەکا کەمێک سرەوت بەخۆت بدە پاشان دەست بە کارەکە بکە بۆ ماوەی تەنها دەخولە. بەم شێوەیە کە جارێکی تر دەگەڕێتەوە سەری دەگەڕێیتەوە بۆ تەواوکردنی ئەوەی دەستت پێ کردووە. قورسایی سەرەتا کۆتایی دێ. سەرەتاکان تا دوور گران و جارڕسکار دەبن. هێزی بەرنامەڕێژی کەسی بەکاربێنە. لە هەموو ڕۆژێکدا بۆ خۆتی دووپات بکەرەوە کە تۆ بەڕێوەبەرێکی نایابی کاتی بەوەی تۆ بەجددیەتەوە توانای کارلێکت هەیە لەگەڵ ژیانت. دووپاتکردنەوەی زیاد لە جارێکی ئەم پەیامە وها لە عەقڵی پەنهانت دەکا پشتیوانیت پێشکەش بکە بۆ بەدەستێنانی ئەوەی دەیخوازی ئەنجامی بدەیت. هەمیشە بە خۆت بڵێ من بە شێوەیەکی ڕێک و پێک مامەڵە لەگەڵ کاتمدا دەکەم. من بە بەردەوامی و نایابی پێش دەکەوم. من بەڕاستی بە شێوەیەکی باش و ڕێکخراو مامەڵە لەگەڵ کاتم دەکەم.
هێزی 21 بەکاربێنە، ئەوەش بە مەشقکردن لەسەر نەریتەکانی ڕێخستنی کات بۆ ماوەی 21 ڕۆژ. بەرنامەڕێژی کەسی ستراتیژی دەڕۆژەکە خشتەی کارە یەکەمایەتیەکان بەڕێک و پێچی و بەوردی بۆ ماوەی 21 ڕۆژی لە دوای یەک بەکاربێنە. دەبینی ئەوانە بوونەتە بابەتگەلێکی چەسپا و واقعی لە ژیانتدا. تۆ بەڕێوەبەری کاتتی بە شێوەی پیشەگەرانە مامەڵە لەگەڵ ژیانتدا بکە. خۆت دڵنیا بکە لەوەی توانای کۆنتڕۆلی ژیان و ڕۆژانی ناکاوت هەیە. ویلیام جیمز دەڵێ گەر بەدووی جیاییدا دەگەڕێی وەک ئەوەی خاوەنیەتی هەڵسوکەوت بکە. کاتێ وەک پیشەگەرێک مامەڵە دەکەی بنەما و بەهاکانی پیشەوەران لە ناختدا جێگیر دەبن. عەقڵی پەنهانیشت وێنایەکی دەبێت لەبارەی ئەو وێنەیەوە کە دەخوازی بیتە ئەو. هەروە یارمەتی دەدا لە وەدیهێنانی ئەو وێنایی زەینت. من بەڕێوەبەری کاتەکەمم بۆیە پەیمان دەدەم بەوەی 1 2 3 کات ژیانە. کات بەهادارترینی ئەوەیە کە خاوەنیەتی. مەزنترینی ئەوانەیە کە دەتوانی بەرهەمی بێنی. کات دنیا و ژیانتە، ئێستا و ئایندەتە. کات بە فیڕۆ بدەی واتە ژیانت بە فیڕۆ دەدەی و زێدەڕۆیی دەکەی لە خەون و خۆزگەکانتدا. لە فەرمودەیەکی پیرۆزدا هاتووە یا بەنی ئادەم ئەنا یەوم جەدید على عملك شهید فاغتنمني لأني لا أعود إلى يوم القيامة. لەگەڵ کاتدا بەجددی بە باوەڕ و بەهێزەوە مامەڵە بکە. استراتیژەکانی پێشوو لە ڕێخستنی کاتدا بەکاربێنە. زانین و زانیاری بە تەنها بەز نییە وەک فەیلسوفی ئەڵمانی گۆتە دەڵێ، بەڵکو دەبێ ئەوەی فێری بووی جێبەجێ بکەی و کاری پێ بکەی تاکو ببیتە یەکێک لەو دەستە جیاوازەی بە باشی بەهای کات و ئامانج و بەرزخوازیەکانیان دەزانن. گۆڕانکاری دەبێ هەمیشە و بەردەوام خۆمان بەرەو پێش ببین و بگۆڕین و نوێ ببینەوە. دەنا دەبینە بەرد. فەیلسوفی ئەڵمانی گۆتە. هەر یەکەمان ڕەفتاریان خوێکی هەیە دەوێ بیگۆڕێ و بەسەری دازاڵ ببێ. بەتایبەت لای بەرزخوازان ڕستێک نەریت هەیە دەیانەوێ ڕێکسازیان تێدا بکەن و بەرەو باشتریان بگۆڕن. با ئێستا لێت بپرسم، ئایا جگەرە دەچێشی؟ ئایا لە ئەدای پەرستشەکانت ڕازیت یان خۆت بەکەم تەرخەم دەبینی؟ ئایا کێشت لەگەڵ هاوسەرەکەت یان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانتدا هەیە؟ وەڵامی هەر پرسیارێکیان هەموویت دایەوە بەنەرێ یان ئەرێ. ئەوە دڵنیات دەکەم کە تۆ من و زۆربەی مرۆڤەکان نەریت و ڕەفتارگەلێکمان هەبێ دەبێ بیگۆڕی. مرۆڤ بەدیهێنراوە بۆ گەشەکردن و جیاکاری و بەرزبوونەوە و پێشکەوتن. چاوخشانەوەی بەردەوامی دەروون و گۆڕینی ڕەفتاری خراپ شەقڵگەلەیەکی کەسایەتیە سەرکەوتوەکانن. لە میانەی ساڵانی ڕابردووی تەمەنمدا زۆر لە کاتەکەمم لە تێڕامانی مرۆڤدا بەسەر بردووە بۆ زانینی ڕێگایەکی نمونەیی کە دەکرێت لە ڕێیەوە ڕەفتار بگۆڕدرێ تا گەیشتمە شەشینەی گۆڕان یاخود 6 وێزگەکەی گۆڕان. دەگونجێ هەر کەس کە دەیەوێت ڕەفتارەکانی بگۆڕێ مامەڵەی لەگەڵ بکە. 6 وێزگەکەی گۆڕانکاری. یەکەم سەرنجدان. کناو پشکنینی دەروونت بکە. چاودێری شریتی ژیانت بکە. چاوێک بخشێنە بە خودی خۆتدا. سەرنجی ڕەفتار و کردارەکانت بدە تا دەگەیتە سەر ئەو ڕەفتارە خراپەی دەخوازی بیگۆڕی. دەبینی شتێک هەیە تۆ لێی ڕازی نیت یاخود دەبێتە هۆی کێشەگەلی بەردەوام بوون. بازنەیەک بە دەوری ئەو کار یان ڕەفتارەدا دابنێ و پاشان بچۆرە سەر وێزگەی دادێ. ئەویش دووەم بڕیار. من سەردانی دایک و باوکمم ناکەم، کەواتە چارەسەرەکە ئەوەیە هەر ئێستا بچم بۆ لایەن. جگەرە دەکێشم بە سانایی چارە ئەوەیە پاکەتی جگەرەکەم بشکێنم کە بەردەوام لە گیرفانمدا دەنوێ. دژایەتی براکەم یان هاوڕێ ئازیزەکەم بیستۆکی تەلەفۆنەکە هەڵدەگرم و داوای لێبوردنی لێ دەکەم. ئەگەر تێبینی هەڵەیەکت کرد لە ژیانتدا و لە ویژدانتدا چەسپا کە ئەوە هەڵە و نەنجیە و کێشت بۆ دروست دەکا، چارەسەری نمونەیی و خۆڕەس و سروشتی ئەوەیە بەبێ خاوی نواندن دەست پێشخەری بکەی و بۆ بڕیاردانی هەنووکەی و چاکسازی ئەو هەڵەیە. سێەم فێربوون. شتانێکی زۆر هەندەمانەوێ بیگۆڕین. نەزانین بێبار نەدەوەستێ بەبێ دروستکردنی ئەو گۆڕانە. چارەسەری نمونەی ئەم کێشەیە سەرفکردنی کۆشتێکی زیادەیە لە پێناو فێربوون و خۆڕۆشنبیرکردندا. لە زۆر جاردا ئەو زانیاریانەی لەبارەی شتێکەوە هەتن کاریگەری گەورەیان هەیە لەسەر مامەڵەکردن لەگەڵ ئەو شتەدا. بۆ نمونە خوێندنەوەی زیان و مەترسیەکانی جگەرە کێشان بە هاندەر و پاڵنەرێک دەشمێردرێ بۆ واسێنان لە جگەرە کێشان. هەروە خوێندنەوەی فەزلی نوێژ یاخود سزای کەم تەرخەمی ئەدای پەرستشەکان
تا ئەو پەر کاریگەری هەیە لەسەر گرنگی و بایەخی نوێش. چوارەم لە خۆگرتن ئیستیعاب. هەندێک خەڵک پەنا بۆ گۆڕانی یەکجاری دەبن، بەداخێکی زۆرەوە ڕێژەی گەڕانەوەی ئەو کەسانەی گۆڕانی کتوپڕیان دەوێ بۆ ڕەفتارە کۆنەکەیان گەورەتر دەبێت لەو کەسانەی هێواش ڕەفتاریان دەگۆڕێ. قەڵەو ڕیژیمێکی سەخت و پەیڕەو دەکات، بە شێوەیەکی سەرنجڕاکێش کێشی لا دەبەزێ، پاشان جارێکی تر دەگەڕێتەوە بۆ باری پێشووی ڕەنگە خراپتر. کەسێک نوێژ ناکا و پاشان کتوپڕ دەبینی نوێژە فەرز و سونەتەکان دەکا و یەکەم کەس دەچێتە مزگەوتەوە و دوای هەمووان دەردەچێ، پاش ماوەیەک دەیبینی نە نوێژی فەرز دەکات و نە سونەت. لەبەرەوە من هەمیشە دووپاتی دەکەمەوە هەنگاوە سادە دڵنیاکان گرنگتر و باشترن لە هەنگاوە فراوانە ناکاوەکان، بەڵکو جەخت دەکەمەوە لەوەی چەند هەنگاوە قۆناغبەندیەکان پتر بوون هێندەش وەرگرتن ئیستیعابت بۆ گۆڕان و سوودەکەی گەورەتر و قوڵتر دەبێت. ئەوەش بەرنامەڕێژی قوڵتری ئەقلی پەنهانت دەستەبەر دەکا و ئەو نەریتەشمان تێدا دەخۆڵخێنێک کە دەیخوازین لە بری نەریتە کۆنەکەی دەمانەوێ بیگۆڕین. پێنجەم کارتیاکردن ممارەسەکردن. ئەلێکسیس کاریل دەڵێ پیاو ناتوانێت بەبێ ئازار خۆی بگۆڕێ، هەر خۆی مەڕمەڕ و خۆشی پێکردتاشە. ئەو نەریتە خۆی دەیگۆڕێ کات ناکاتێک خۆی ڕادەگەیەنێتەوە. لە ئەزمونێکی کرداریدا بە درێژایی ماوەی ڕازگۆیی لە کردداری گۆڕاندا دەروونت دەبینی داوای جگەرەیەک لێ دەکات، نوێژەکانت پشتگوێ بخەی و ژەمە خواردنێکی جوان بخۆی و ڕژێمەکەت تێک بدە. خوو نەریتی نوێ پێویستی بە ئارامگری و پێداگری هەیە لە پێناو چەسپاندن و خوو پێوەگرتنی دەروون لەسەری. شەشەم بەردەوامی. کۆڵنەدەری لەسەرکردنی ڕەفتارێکی نوێ کارێکی تا ئەو پەرگرنگ و بەبایەخە. لە هەریەک لە قۆناغەکانی پێشوودا کۆڵنەدان و بەردەوامی پێکهاتەی بنەڕەتین و بەشێکن و لێی جا نابنەوە. گەر دەروونت بانجی کردی بۆ وەستان و پشتگوێ خستنی بەردەوامی ئامانجت تۆ ئاگادار بە. وێزگەگەلێک لە گەشتی گۆڕاندا. هەندێک ئامۆژگاری کە پێویستیان بەلێ ئاگاداربوون هەیە بۆ هەر کەسێ ئارەزووی گۆڕانکاری هەیە. بەردەوام هەنی خۆت بدە لە سستی بێداری بکەرەوە، خاڵەکانی هێز و بەرزخوازی ببزوێنە، هەواڵی بدەرێ گۆڕان هەنگاوی گرنگە لە پێناو دەستەبەرکردنی سەرکەوتن و ئاشتی ناوەچیدا. وتەکەی بەرناشۆوە یاد بێنەرەوە کە دەڵێ پێشکەوتن بەبێ گۆڕانکاری ئەستەمە، ئەوانەی ناتوانن عەقڵیان بگۆڕن ناتوانن هیچ شتێک بگۆڕن. خاڵە بەهێزەکان و لایەنە لاوازەکانت بناسە، ئەو کەسەی بەباشی خۆی دەناسێ بە تواناترین خەڵکی سەرڕێی سەرکەوتنە. دیاری بکە توانەکانت کامانن، جەخت بکەرەوە سەر ئەو شتانەی پێویستیان بە پەرەپێدان و گۆڕان هەیە. جیمز جۆردۆن دەڵێ مەسەلەکە ئەوە نییە هەندێک خاوەنی ئیرادەن و هەندێکی تر خاوەنی نین، بەڵکو ئەوەیە کە هەندێک کەس ئامادەباشی گۆڕانیان هەیە و هەندێکی تر ئەو ئامادەباشییان نییە. پێویستە ئارەزوویەکی بەهێز و قەناعەتێکی سەسپاوت بە گۆڕان هەبێ. دەبێ متمانە بە خۆبوونت هەبێ و پاڵنەرت بێ بۆ گزارشکردن لە داهێنانت لە بەرامبەر لاوازی و ترست لە شکست. تۆ بەڕێسترین بەدەهێنراوی خوای، تاکە بەدیهێنراوی بەتوانا بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی لەم ژیانەدا. تەنها یەک کە خوای مەزن توانستی بەرزبوونەوە و چاکردنی ئاستی پێداوی، جا ڕۆحی بێیان کۆمەڵایەتی یان هزری یاخود مادی. پێویستە بەخشە خوایە بەکاربێنی لە گۆڕینی خۆت بەرەو باشتر، بەرەو چاکتر بۆ ئاستی جیاواز بەرز بیتەوە. گەمارۆی هزرەکانت بدە. کاتێ لەبارەی گۆڕینی ڕەفتار و نەریتەوە دەدوێین، پاڵ بە کەسەکەەوە دەنین بەرەو بڵندی و جیایی و دیاریکردنی چارەنووسی گونجاو لە ژیاندا. وتەکانمان وەک گەرد و تۆزی پەرشەوە بوو لە ناو دەچن ئەگەر کەسەکە کۆنتڕۆلی هزرەکانی نەکە. دەبێ ئابلۆقەی سلبیەکان بدا و لاوازیان بکە، پەرە بە ئیجابیەکان بدا و چاڵاکیان بکە. لە کتێبەکەمدا هێزی بیرکردنەوە بە دوور و درێژی لەم باسە دواوم دەتوانی بگەڕێیتەوە بۆی گەر حەزت کرد. لێرەدا خوێنەری بەڕێز دیدت وەردەچەرخێنم بۆ شتێکی تا ئەو پڕ بە بایەخ، ئەویش بیرکردنەوەیە کە لە ڕێیەوە دەتوانی بە دڵنیایی و شادیەوە بژی یان بە بەدبەختی و بەدچارەییدا. بیرکردنەوە خۆی توانای بۆیەکردنی ڕۆژەکانتی هەیە بۆ شێوەی تۆ بۆیان دەچی. وێڕای ئەوەی کە ڕەنگە بیرکردنەوە سادە بێ و زیاتر لە چەند ساتێک نەخایانێ، وەلێ بەرنامەیەکی چەسپاوی هەیە کە لە 7 سەرچاوی جیاوازەوە وەرگیراوە وایان لێ کردووە بێتە هێزێکی چەسپا و سەرچاوی عەقڵ کە مرۆڤ ناوەچی و دەرەچی بەکاری دێنێ. ئەو 7 سەرچاوەیە ئەمانن: یەکەم دایک و باوک. یەکەمین بەرنامە ڕێژی لە ژیانماندا بەدەستمان هێنابێ لە دایک و باوکەوە بووە. شاژنە ئەلیزابێسی دووەم لەم بارەیەوە وتوێتی وەک فێربوونی مەیمون لە تەمەشاکردنی دایک و باوک و بە تەواوی لاساییکردنەوەیانەوە فێربوون. لە دایک و باوکەوە وشە و مانا و دەربڕینەکانی ڕوخسار و جوڵانەکانی جەستە و مانای هەست و
ڕەفتار و بەهای بیر و باوەڕە ئاینیەکان و بنەماکان و نمونەی باڵا فێربووین. لەبەرەوەی یەکەمین بەرنامە ڕێژیمانە لەم جیهانەدا و لە گرنگترین کەسایەتیەکانن بۆمان، بۆیە بوونەتە بەرنامەیەکی جێگیر و چەسپا و سەرچاوەیەکی بنەڕەتی لە مامەڵەکردن لەگەڵ خۆمان یاخۆت لەگەڵ جیهانی دەرەکیدا. دووەم، ژینگەی خێزانی. لە دوای دایک و باوکەوە سەرنجماندا جیهانێکی دیکە هەیە، ئەویش ژینگەی خێزانیە. جا لە خوشک و براکانەوە بەیان نەنک و باپیر یاخود لە مام و خاڵ و مناڵەکانیانەوە. لێرەدا ئەقڵ ئەو زانیاریانەی لە ژینگەی خێزانیەوە وەری دەگرێت پەیوەست دەکا بەوەی پێشتر بەرنامە ڕێژ کراوە، بەوەش بەرنامە ڕێژیەکە لە پێشووتر بەهێزتر دەبێت. سێەم، ژینگەی کۆمەڵایەتی. جا لە دراوسێوەیە بێ یان لە بەقاڵەوە یان شفێری تاکسی یان ئۆتۆمبیلی قوتابخانە یاخود ئۆتۆبێس و ئەوەی خەڵک دەیڵێ لەو ژینگە کۆمەڵایەتی تێیدا دەژین. ئەقلیش بەردەوام دەبێت لە پەیوەستکردنی ئەو زانیاریانەی وەری دەگرێت لە هەر سەرچاوەیەکی دیکەوە کە دەرەچیە یان ناوەچی، بە بناغی بەرنامە ڕێژی خەزنکراو لە عەقلی ئاگادا بەوەشەوە هێزی بەرنامە ڕێژیەکە پتر دەکات. چوارەم، قوتابخانە. مەترسیدارترینی ئەوەی لە قوتابخانەدایە ئەوەیە کە کەوتوینەتە ژێر کاریگەری دەستەی جیاوازەوە. خاوەن کاریگەری تا ئەو پەڕی گرنگ لە قوتابخانەدا مامۆستایان هەن کە بە دایک و باوکیان هەژمار دەکەین، هاوڕێیان هەن بە هێزی بەرزی کاریگەریانەوە، لێیانەوە فێری وشە و دەربڕین و ڕەوشت و ڕەفتار و کردار دەبین. بە لەبەرچاوگرتنی هێزەکانی قوتابخانە و کاریگەری گەورەیان لەسەرمان سانایە هەندێک لەو ڕەفتارانە وەربگرین، جا سەلبی بنیان ئیجابی. پاشان سەرباریان دەکەین بۆ بەرنامە پێشینەکەمان تاکو بە بەهێزی لە عەقلی پەنهاندا جێگیر و چەسپاون. پێنجەم، هاوڕێیە. هاوڕێکانمان مەترسیدارترین و گرنگترین فاکتەرن لە بەرنامە ڕێژکردنی زەینیماندا لە دوای دایک و باوک. بەو پێوەی هاوڕێیان یەکەمین بەدەستهێنانی کەسیمانن لە ژیاندا. بە پێی میزاجی خۆمان و بێکاریگەری دایک و باوک هەڵمان بژاردوون بە هەستکردن بە کامەرانی و متمانە و سربەخۆیی و قبوڵبوونی کۆمەڵایەتی. هاوڕێیان دەتوانن بە سوک و ئاسانی کاریگەریان لەسەر یەکتری هەبێ. ڕەفتارە خراپەکانی وەک جگەرە کێشان، مادە هۆشبەرەکان، کوهول و تەنانەت هەڵاتن لە قوتابخانە و جگە لەوانەش لە ڕەفتارە بەدەکان بۆ یەکدی بگوێزنەوە. زۆربەی ئەوانەی کەوتونەتە ئەم حاڵەتەوە لە هاوڕێکانیانەوە وەریان گرتووە. لەبەرەوە کاریگەری هاوڕێیان لەسەرمان و لەسەر بەرنامە ڕێژی زەینی مەسەلەیەکی تا ئەوپەڕ گرنگ و بەهێزە. شەشەم، هۆیەکانی ڕاگەیاندن. بەهۆی ئەوەی زۆربەی لاوان بۆ ماوەی درێژ تەماشای تەلەڤیزیۆن دەکەن کە ڕەنگە بگاتە 50 کاتژمێر لە یەک هەفتەدا، بۆیە ڕووداوەکانی کاریگەریان دەبێت، جا سەلبی بێیان ئیجابی. ئەگەر لاوێک یان خانمێک ئەکتەرێک یان گۆرانی بێژێکی لاپەسەندی جگەرەی دەکێشە، دەکرێت پێی کاریگەر بێ و ئەویش جگەرە بکێشێ. پەیمانگەی توێژینەوەی دەرونی فسیۆلۆژی لە نیوزیلاند دڵنیاییدا کە 60% حاڵەتەکانی خەمۆشی هۆیەکەی دەگەڕێتەوە بۆ هۆیەکانی ڕاگەیاندن کە تەرکیز دەکەنە سەر سەلبیات و ئاستەنگ و جەنگ و سێکس و لە دەستدانی بەهاکان. هەنووکە شەپۆلی فەزاییەکان و جەختکردنە سەرهەواڵی سەلبی و گۆرانی بێ ئابڕوانە دەبینین کە هیچ پەیوەستیەکیان بە بەهاکانمانەوە نییە و لە دنیای ئێمەدا پتر بڵاو دەبنەوە و بە قوڵی کاریگەریان دەبێت لەسەر ڕەوشتی لاوانمان. ئەم کاریگەرە ترسناکەش خەڵک بۆ بەرنامەکەی خۆی سەربار دەکا، بەوەش بەهێزتر و قوڵتر دەبێت لە چاو پێشوودا. هەفتەم، خۆمان ئێمە. لە دوای هەموو ئەم بەرنامانەی پێشوو کە لە جیهانی دەرەچیەوە بەرنامە ڕێژمان دەکەن، بە هاوبیر و بڕوا و بنەماگەلێکی جێگیر و چەسپاو هەن توانامان هەیە بۆ سەربارکردنی ڕەوشتگەلی نوێ کە دەکرێت سلبی بنیان ئیجابی و عەقڵ پەیوەستیان دەکا بە زانیاریەکانی پێشووەوە. بەرنامەکەشمان جێگیر و قوڵ دەبێ و ڕاهاتنی دەماری و نەریتانێک پێیان ڕوبەڕووی جیهانی دەرەچی دەبینەوە و هۆکار دەبن لە سەرکەوتن یان شکستماندا لە کامەرانی یاخود بەدبەختیماندا. هەنووکە. ئەو هەزرانت کە لە ڕێی ئەو حەودراوەوە لەلات پێکاتن سەرنجامی ژیانت دیاری دەکەن، دەتبەن یان بۆ ڕێگای خێر و هیوا و گەشببینی یان پارچە پارچەت دەکات لەسەر بەردی سلبیات و بێئومێدی و لە دەستدانی ئامانج. ئەو هەزرانەی دەبنەهۆی دەرکردن و مانا و بەها و بیر و باوەڕ و بنەماکان، بیرۆکە سەرەتای ئامانج و خەونەکانە و سەرچاوەی عەقڵن لە تاقیکردنەوە و ئەزمونەکان و مانای شتەکان و چۆنیەتی پەیوەستکردنی کامەرانی و ئازار لە ژیانماندا. هەزر ڕەنگە بشبێتە هۆی نەخۆشیە دەرونی و نەخۆشیە جەستەییەکانیش. بیرۆکەی کامەرانی دەبێتە هۆی هەستکردن بە کامەرانی، بیرکردنەوە لە ئازار دەبێتە هۆی هەستکردن بە ئازار، بیری ترس هۆکاری ترس دەبێت، بیرۆکەی ئازایەتی دەبێتە هۆی ئازایەتی. لەبارەی بیرۆکەوە سوقرات وتوێتی بە بیر واتە فکر مرۆڤ دەتوانێت دنیای خۆی بکاتە گوڵ و گوڵزار یاخود پڕ دڕک و داڵ.
بیرۆکە سنووری نییە و بەکات و دووری و جێگاکان کاریگەر نابێ. بیرۆکە لە توانایدایە لە بەیانیان ئێوارە یاخود نیوەڕۆدا دەربکەوێ. ئیدی حاڵەتی کەشوهەوا وڵات هەرچۆن بن، بیرۆکە هۆکاری ڕەفتار و هەڵسوکەوت و ئاکامەکانیشمانە. بە بیرۆکە ڕەنگە ڕۆحانی بی یان نا، شێوازی ژیانی تەندروست بەجێبێنی یان نا، پلان بۆ ئامانجەکانت دابنێ و دەستەبەریان بکەیت یاخود دەچیتە نێو گێژاوی هەستە سلبیەکانەوە تاکو تووشی تێکشکان و ڕووخان دەبی. بلاتۆ لەم بارەیەوە وتوێتی باو باپیری سەرجەم ڕەفتارەکانمان بریتیە لە بیرۆکە، هەر بەهۆی بیرۆکەوە پێش دەکەوین یان دوا دەکەوین، بەهۆیەوە کامەران یاخود بەدبەخت دەبین. لە ڕاستیدا من و تۆ هەموو مرۆڤەکانی سەرڕووی زەوی گەیشتونەتە حاڵی ئێستامان بەهۆی بیرکردنەوەکان و هزرەکانی دوێنێەوە. دەگەینە حاڵەتی سبەی نێشمان هەر بەهۆی هزر و بیرەکانمانەوە. یەکێک لەو زانایانەی لە بەردەستیاندا قوتابی بووم پێی وتم ئیبراهیم، ئەگەر ویستت سەرکەوتوبی دیراسەی سەرکەوتن بکە و وەک سەرکەوتوان بیر بکەرەوە، ئەگەر ویستت کامەران بی دیراسەی کامەرانی بکە و وەک کامەرانەکان بیر بکەرەوە. لە یادت بێ هزرەکانت بیرکردنەوەکانت دروستکراوی خۆتن، بەر لەوەی هزرێک بخەیتە نێوزەینتەوە هەڵی سنجێنە. ئەگەر سوودی ئیجابی هەبوو جێبەجێ بکە و بیکەرە کردار و وابەستە بە و مرونەتت هەبێ. لە گەڕانەکانم بە دەوری جیهاندا و ساڵانە مەشقکردن بە زیاتر لە 100,000 کەس بە فەزلی خوا زیاتر دڵنیا دەبم کە ئاکامەکانی مرۆڤ هۆیەکەی بریتیە لەو هزرە دووپات بووانەی پەیوەستی دەکەن بە هەستەکانیەوە تاکو دەبێتە بیر و باوەڕ و نەریتێک کە خودکارانە بەبێ بیرکردنەوە هەڵسوکەوت بکەی و هۆکاری شکست و سەرکەوتن و کامەرانی و بەدبەختی دەبێت. تەنانەت لە دنیای وەرزشیشدا یاریزانی ناوداری تێنس ئەندریا ئەجاسی دەبینین کە کاتی لە نێو باشترین دە یاریزانی جیهاندا پۆڵێن دەکرا کەچی بە تازە پێگەیشتووە بێ ئەزمونەکانی دەدۆڕان. پسپۆڕان ئامۆژگاریان کرد کە کاتی ئەوە هاتووە واز بێنێ، چونکە تەمەنی لە 30 ساڵ تێپەڕیوە بە هیچ جۆرێک ناتوانێت سەرکەوتوو بێ بەسەر لاوانی نوێی لێوان لە پەرۆشی و چاڵاکی و زندوێتی. یەکێک لە هاوڕێکانی پێیوت بۆ ئەوەی ئابڕووی خۆت بپارێزی و یادەوەری ئیجابی لە زەینی هاندەرانتدا بەجێ بێڵی پێویستە واز بێنی و لە یاری دوور بکەویتەوە. ئەندریا ئازاری چەشت لە وتەی کە بەلۆژیکیش دادەنرێ. لەم کاتدا دەنگێکی ناوەکی بیست پێی دەوت گوێ بۆ ئەو کەسانە مەگرە، چونکە هەریەکەیان لە دیدی خۆیەوە دەدوێ، جارێکی تر هەوڵ بدە بەڵام بە شێواز و بیرکردنەوەت بگۆڕە. بە فعلی ئەندریا سەر لە نوێ دەستی پێکردەوە، ماوەیەک لە هەمیان دوور کەوتەوە تاکو بەهێمنی بیر بکاتەوە پلان بۆ داهاتووی دابنێ. لە دوای تێپەڕبوونی مانجێک ئەندریا بڕیاریدا تا دوا ڕۆژەکانی تەمەنی بەشداری لە پاڵەوانیەتی نێودەوڵەتیەکاندا بکە. دیاری کرا پسپۆر لە بواری گەشەپێدانی مرۆیی و پسپۆر لە وەرزشی دەرونیدا. هەمووانیش ئاشکرایان کرد کە نهێنی دۆڕاندنی دووپاتبوونەوەی ئەندریا هزر و بیر و بڕوا تایبەتیەکانی بوو. بیرکردنەوە ناوەچیەکانی هەمویان سەلبی بوون و لەبارەی تەمەن و لاوازی و نەبوونی توانای سەرکەوتنەوە بوون. هەروە بیر و باوەڕیشی سەلبی بوو، زۆر کاریگەر بوو لەسەر هەست و ڕەفتارەکانی. دەستی بە پاڵەوانیەتەکە دەکرد لە کاتێکدا بڕوای ناوەچی وها بوو کە سەرکەوتوو نابێ. ئاکامیش لە هەمان جۆری بیرکردنەوە و بیر و بڕوای بوو. دەستی بە مەشقکردن کرد و سەرەتاش ناوەچی بوو، ئەوەش بە شێوازێک کە پێی دەوترێ خەیاڵکردنی داهێنەرانە. کاتانێکی دوور و درێژ مەشقی لەسەر ئەوە کرد تاکو بڕوای گۆڕا بۆ سەرکەوتن و بیرکردنەوەکانی بوونە بیرکردنەوەی ئیجابی. لەگەڵ مەشقکردنی دەرونی و جەستەیی و هونەریدا جارێکی تر پۆڵین کرایەوە لە ڕێزبەندی باشترین دە یاریزانی جیهان. زیاد لەوەش بووە مای ڕێز و باسکردنی خەڵک لەبەر ئەوەی توانیوێتی بەسەرخۆیدا سەرکەوتوو بێ، وێڕای هەبوونی کاریگەری ناوەچی و دەرەچی. چاودێری بیرکردنەوەکانت هزرەکانت بکە هاوڕێم، ئەوە داهاتوو دەخڵقێنێ، هزرە سلبیە بەدەکان ڕاو بنێ، ئابلۆقەی هەر بیرۆکەیەک بدە کە هەوڵ دەدات توانات تێک بشکێنەیان هزرت سوک بکە یاخود تواناکانت لە قاڵب بدات. لەبارەی بیرکردنەوەوە گوتراوە ڕوبەڕووبوونەوەی هێرشی سوپاکان دەکرێ بەڵام هێرشی هزرەکان نا. ڤیکتۆر هۆگۆ. زۆرینەی خەڵک مردن پەسەند دەکەن بەسەر بیرکردنەوەدا، لە ڕاستیدا هەر ئەوەش دەکەن. بێرتراندا ڕاسل. کاتێ هزرەکان شکست دێنن وشەکان بەردەست دەکەون. جۆهان گۆتە. هزری نوێ ناسکە دەکرێت بە گاڵتە پێکردن و باوێشکدان بکوژرێ، دەکرێت بە نوکتەیەک توانجی لێ بدرێ یاخود بەهای کەم بکرێتەوە تاکو مردن بە گرشکردنی برۆی ڕاست. شارلز براور. وریای هزرەکانت بە ڕەنگە لە هەر ساتێکدا بۆ وشەکان بگۆڕێن. ئیراجاسن. تێناگەم بۆچی خەڵک لە هزرە نوێیەکان دەترسن، ئەوەی من دەترسێنێ ئاسایی هزرە کۆنەکانن. جۆن کیت. سەرجەم هزرە داناکان هەزاران جار بیریان لێکراوەتەوە، بەڵام بۆ ئەوەی وایان لێ بکەین ببنە هزری ئێمە
پێویستە جارێکی دیکە ڕاستگۆیانە بیریان لێ بکەینەوە تاکو ڕێگەکانی لە قوڵایی ئەزمونەکانمان پەل بەهاوێژن. جۆهان گۆتە پێویستە بەو شێوەیە بژین کە بیر دەکەینەوە، دەنا زوو یان درەنگ ناچار دەبین بەو شێوەیە بیر بکەینەوە کە دەژین. بۆرجیە مەترسە لە ڕاوبۆچوونتدا ناباو بی. هەموو بۆچوونە قبول کراوەکانی ئێستا پێشتر ناباو و نامۆ بوون. بێرتراند راسل. بیرکردنەوە وتوێژی ڕۆحە لەگەڵ خۆیدا. ئەفلاتون. کێشەیەک نییە بتوانی بەرەنگاری هێرشی بیرکردنەوەی ڕێکخراو بکە. ڤۆڵتێر. ئێمە بەندی هزرەکانین. ڕالف ئیمرسۆن. بیرکردنەوە لە کارە هەرە قورس و گرانەکانە، هەر بۆیە هەندێکی کەم پێی هەڵدەستن. هێنری فۆرد. پشکنیاری سەرکەوتن. چیرۆکی کەسێک زۆر لە دوی سەرکەوتن گەڕا لە زۆر دەرگاکانیدا، لەگەڵ زۆرێک لەوانەی دەستیان هەبووە لە دنیای پێشکەوتندا زۆر تێڕاماوە، زۆری بیرکردەوە، گەلێکی ئەزموم کرد بەو ئاواتەی بگاتە ڕەچەتەی سەرکەوتن. ئاخۆ توانی پێی بگا وەرن بابی بینی. کاتێ منداڵ بوو خەونی جیابوون خولیای بوون. شەو دەنووست و لە بیریدا ئومێدێک هەبوو ببێتە ئەو کەسە گرینگە بەڕێوبەری یەکێک لە میوانخانە گەورەکان. خەونەکەی خۆی لای دەوروبەری ئاشکرا دەکرد بە ئاواتی ئەوە کە یەکێکیان بەشداری خەونە نایابەکەی بکەن، وەلێ هەموو ئەوانەی دەوری ئاوڕیان لە خۆی دەدایەوە و نە لە خەونە خەیاڵیەکەشی وەک ئەوان دەیانوت. زۆربەی جار هەستی تێکشکان و بێئومێدی دایدەگرت بۆ ئەو گاڵتە و قەشمەریەی بە خەونە جوانەکەی دەکرا. واقعی بوونیان بیر دەخستەوە. بۆ ئەوەی مرۆڤ لەم دنیاەدا بژی پێویستە ڕادەیەکی زۆر واقعی بێ، دەنا بۆ کاتێکی زۆر لە دنیای خەیاڵدا دەژی. کە منداڵە خەوبینەکە گەورە بوو بڕیاریدا لە بواری میوانخانەکاندا بخوێنێ. بەڕاستیش خوێندی و دەرچوو تاکو و ڕوبەڕووی واقع بێتەوە لە وڵاتەکەیدا. خۆشەویستی کرد و زەماوەندی کرد و بڕیاریدا کۆچ بۆ یەکێک لە وڵاتەکانی ڕۆژ ئاوا بکات بەو ئومێدەی خەونەکەی بەدیبێنێ. کەنەدا ئەو جێگایە بوو. لەسەر دوو باڵی هیوا و گەشببینی کۆچی کرد، وەک هەمیشە کۆمەڵێ ڕووخێنەری لە بەردەمیدا بینیەوە. هەوڵیان دەدا واز لە بەدیهێنانی خەونەکەی بێنێ. بیریان دەخستەوە کە دارایی نییە، بێ ئەزمونە، بە باشی بە زمانی ئەو وڵاتە نادوێ کە تێیدا نیشتەجێیە. تەنانەت ئەو بڕوانامەیەی تەمەنی خۆی لە بەدەستێنانیدا سەرف کرد لە کەنەدا دانپیانراو نییە. هەموو ئەوانە بە تەواوی بارودۆخی شیا و لەبارن بۆ شکست. چی بکەم؟ بەسەر سامیەوە ئەو پرسیارەی لە خۆی کرد. ئایا بگەڕێمەوە وڵاتەکەم بۆ ئەوەی تووشی پێکەنین و گاڵتە پێکردن و قەشمەری ببمەوە لەو کەسانەوە کە پێشتر پێیان دەوتم هیچ ڕێگایەکی سەرکەوتن لە بەردەمدانیە، یاخود لێرە بمێنمەوە کە دەرفەتی سەرکەوتن نیمچەونە لەژێر ئەو بارودۆخە بەد و خراپەی تێدا دەژی. لەو ماوەیەدا کە وەک قاپشۆر لە یەکێک لە میوانخانەکانی کەنەدا کاری دەکرد بەسەر سامی مایەوە. ڕۆژێکیان باوکی سەردانی کرد کە ساڵانێک بوو مردبوو تاکو ئاەتێکی قورئانی پیرۆزی بۆ بخوێنێتەوە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەم ئاەتە ڕێگای داخراوی بۆ واڵا کرد، ڕێگای تاریکی بۆ ڕوونا کردەوە. بەخۆی وت کێشە چییە لە مواقع خراپە یان شکستە دووپات بۆەوە یاخود هەڵەنگوتنە زەوەندانە. تۆماس ئەدیسۆن بەر لەوەی جیهان بە گڵۆپەکەی ڕووناک بکاتەوە زیاد لە 10,000 جار شکستی هێنا. واڵت دیزنی 7 جاران و هێنری فۆرد 6 جاران مایە پوچ بوون، وەلێ ساتێکیش بێ ئومێد نەبوون و بە هیوا بڕاوی و شکستەوە بەڕێی خۆیاندا نەگەڕانەوە. من دەتوانم وەک ئەوان بم. وزەیەکی مەزن لە پەرۆشی و هێز و کار لای ئەم لاوە خوڵقا. دیراسی کرد تا بڕوانامەی دبلۆمی هێنا لە کارگێڕی میوانخانەکاندا لە کەنەدا. ئومێد و گەشببینی بوونە هاوڵی هەمیشەی ئەم. مڕومۆچی گۆڕا بۆ خەندە، تەندروستی باش بوو، بەرەو تێکۆشان هەنگاوی بەرەو دەستەبەرکردنی خەونەکەی دەنا. بەیانیان وەک کرێکار گارسۆنی چێشخانەیەکی بچووک کاری دەکرد. ناوی خۆی لە یەکێک لە زانکۆکان تۆمار کرد بۆ بەدەستێنانی بڕوانامە لە کارگێڕی میوانخانەکاندا. ئێوارانیش وەک بەڕێوبەری چێشخانەیەکی شەوانە کاری دەکرد. بە پلەبەندی لە کار و پیشەیدا سەر دەکەوت. بڕوانامە زانستیەکەی بەدەستهێنا تا بووە بەڕێوبەری گشتی میوانخانە. تیمێکی نایابی کاری دروست کرد و دڵنیا بوو لەوەی خەونەکەی بۆتە ڕاستیەکی واقعی. وەلێ پشوو درێژی و بەرزخوازی بەوە قایل نەبوو. کارێکی باشتری لە میوانخانەیەکی گەورەتردا بەدەستهێنا و بە پەیامنێری بەشداری چەندین خولی کرد. وەک ڕێزلێنانێک لە ڕەنج و کۆششی بەردەوامی بڕوانامەی باشترین خوێندکاری خوێندنی ماڵی ئەدیراسات المەنزلیەی بەدەستهێنا کە بریتیە لە خەڵاتێکی نێودەوڵەتی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. لەبەرەوەی زۆر جار
با بە جۆرێک دێ بە حەزی کەشتی نییە، ڕووداوێکی پێشبینی نەکراو ڕوویدا. خاوەنانی ئەو میوانخانەی لاوی بەرزخواست کاری تێدا دەکرد بڕیاری داخستنیاندا. نووسینگەکەی بەجێهێشت و سویچی ئۆتۆمبیلەکەی دایەوە و بە ئۆتۆمبیلی کرێ بۆ ماڵەوە گەڕایەوە. زۆر لە هاوڕێیانیان ئەوانەی گومانی دەبرد هاوڕێین لە دەوری نەمان و جارێکی تر هەوری ڕەش تاریکی خۆی بەسەر ژیانیدا پەخشان کرد. جارێکی تر شەبەنجی باوکی سەردانی کردەوە و ئەو پەندەی وەیات هێنایەوە کە لە کاتی منداڵی و لاویەتیدا چەند جار بۆی دووبارە دەکردەوە. ئەویش ئەوە بوو کە دەیوت دڵنیا بەخوای گەورە دەرگایەکدا ناخە دەرگایەکی تر دەکاتەوە، ڕەنگە فراوانتر و بەرینتریش بێ. هاوڕێکەمان دۆڵابی بەهرە و کۆگاکەی کارامەیەکانی پشکنی بە دوو شتێک کە بتوانێت ئەو دەرگایی پێ بکاتەوە. کۆمەڵی هزری دیتەوە کە جارجارە بۆی هاتوون و لە یادداشتنامەی تایبەتی خۆیدا تۆماری کردوون. بڕیاریدا ئەو بیرنامەیە توێی کتێبی داهاتووی بێ. بەڕاستیش دەستی بە بەرهەمهێنانی ئەو کتێبە کرد تا بە پایانی گەیاند و بردی بۆ لای بڵاوکەرەوەکان. بەڵام لەو کاتەدا بڵاوکردنەوەیان ڕەت کردەوە بەبێ هیچ هۆیەکی ڕوون. لە دوای گەشتێک لە گەڕان و پشکنین بڕیاریدا لەسەر خەرجی خۆی بڵاوی بکاتەوە. ئەوە بوو لە 3 مانگی یەکەمدا 5,000 دانەی لێفرۆشرا. لە دوای ئەوە ڕووی کردە دانانی کتێب و وانەوتنەوە و کردنەوەی خول و یارمەتیدانی ئەوانی دی تا بتوانن ئامانجەکانیان بەدەست بێنن. ئێستا و لە دوای 30 ساڵ لە سەرەتای دەستپێکردنی گەشتی ئەم لاوە لە ڕێگای ژیاندا دەبینین ئەم کەسە لە هەر کاتێکی ڕابردوو پتر سەرکەوتوترە. چەندین کتێبی هەیە کە فراوانترین بڵاوبوونەوەی هەیە لە جیهاندا و بۆ زۆرترین زمانەکانی سەرزەوی وەردەجێڕدرێن. بانکی زانیاریەکانی زۆر بەرین بووە، شێوازەکانیشی لە گەورەترین کۆمپانیەکانی جیهاندا دەخوێنرێن. گەڕیدەی جیهانە بۆ ئەوەی ئەوانی دی فێری بنەماکانی ژیانی دروست بکە، ئاسوودەیی و بەختەوەری خۆی لە پێشکەشکردنی یارمەتی و پشتگرتنی ئەوانی دیدا دەبینێتەوە. ڕەنگە درێژەی وردەکاریەکان لە چیرۆکی ئەم لاوەدا سەرسامتان بکە کە چۆنچۆنی من ئاوها پێی ئاشنام. بە دڵنیاییەوە سەرسامیتان دەڕەوێتەوە کاتێ پێتان بڵێم ئەم گەنجە خەوبینە، ئەم کوڕە بەرزخوازە، ئەم لاوە کۆچەرە ئیبراهیم فەقێ. ئەو چیرۆکەی بۆم جێڕانەوە چیرۆکی ژیانم بوو کە ئێستا وەک شریتێکی خێرایی ڕوودا و یەک لە دوای یەک بە بەردەممدا تێپەڕ دەبێ. مەزنترین وتە کە دەکرێت بتان دەمێ وەک کۆتایی ئەو چیرۆکە وتەی پێغەمبەری خوایە درودی خوای لەسەر بێ کە دەفەرمێ تەفاءلوا بالخەیری تەجیدوه. لە ئەمڕۆوە سەرنجی هزرەکانت بدە بەر لەوەی بگۆڕێن بۆ تەرکیز، سەرنجی تەرکیزت بدە بەر لەوەی بگۆڕێ بۆ هەستکردن، سەرنجی هەستکردنەکانت بدە بەر لەوەی بگۆڕێن بۆ ڕەفتار، سەرنجی ڕەفتارت بدە بەر لەوەی بگۆڕێ بۆ ئاکام، سەرنجی ئاکامەکانت بدە بەر لەوەی سەرنجامت دیاری بکەن. تۆ ئەو ناونیشانە نیت کە بە خۆتت داوە یاخود ئەوانی دی پێیان داوی. تۆ خەمۆکی یا دوودڵی یا تێکشکان یا ڕاڕای یا خوشکست نیت. تۆ ڕابردوو نیت، ئێستا نیت، داهاتوش نیت. تۆ باشترین بەدیهێنراوی کە خوای گەورە بەدیهێناوە. گەر مرۆڤێک لەم دنیاەدا شتێکی بەدەستێناوە تۆش دەتوانی بەدەستی بێنی و بەویستی خوا زیاتریش سەر بکەوی. هەمیشەش لە یادت بێکە شەو سەرەتای ڕۆژە، زستان سەرەتای هاوینە، ئازار سەرەتای پشوو ئاسوودەییە، تەحەدیەکان سەرەتای خێر و چاکەن، گەشببینی بە خێر و چاکە سەرەتای هێزی خودیە. لەبەر ئەوە هەموو ساتێک وەها بژی کۆتا ساتە وەختی ژیانتە. بە خۆشەویستیت بۆ خوای گەورە بژی، بە وەرگرتن و لە خۆدا جێبەجێکردنی ڕەوشتەکانی پێغەمبەرەوە بژی، بە ئومێدەوە بژی، بە کۆششەوە بژی، بە ئارامی بژی، بە خۆشەویستی